ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جایشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە، بەرنامەی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێن زادە. ئەم کاتت باش ڕەحمان، و مێدەوارم ڕۆژێکی باشت بێتە ئێستا. زۆر سڵاوم هەیە بۆ تۆ، ئەم کاتی تۆش شاد. سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. فەرموو. زۆر چاکە. لە بەرنامەی هەفتەی ڕابردووە بە کورتی باسی پەیامەکەمان کرد. ئەو کاتە تقریبەن تەنها چەند سەعاتێک بوو پەیامەکە خوێنرابووە. لە هەفتەی ڕابردووە پەیامی ڕێبەری پەکەکە وەجەلان لە ڕاستی بوو بە جێگای بایەخپێدانی سەرجە میدیاکانی دنیا. دیارە نازانموانەی کە متابعی پەیامەکەیان کردووە زانیان نە تەلەڤیزۆنی ئەڵمانی، تەلەڤیزۆنی فەڕەنسی، سویدی ڕاستە خۆ پەیامەکەیان پەخش کرد و بڵاو کردەوە، جگەل لە تەلەڤیزۆنە عەرەب زمانەکان و فارسی زمانەکانی ناوچەکە. ئەم پەیامە کاریگەریەکی گەورەی دانا لەسەر بارودۆخەکە، زۆرێک بە ئاڵوگۆڕێکی زۆر خێرا و زۆر دراماتیکی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە وەسفێکەن. بوو بە جێگای باس و لێکدانەوەی جۆر بە جۆر، بەشێک بە پەیامی تەسلیم تەڵەبی یاخود بە پەیامی بە ناو ناتۆری جۆر بە جۆر وەسفیان کرد. هەندێک بابەتیانە هەوڵیاندا لێکدانەوە لەسەر لایەنە جۆر بە جۆرەکانی بکەن. ئێمە هەر لە ساعتەکانی یەکەمەوە کە و پەیامەمان بیست ئەو مامەڵەیەمان نەکرد و پێمان وایە پەیامە زۆر زۆر بایەخدارتر و گرنگتر لەوەیە کە بە کۆمەڵێک وشە و ناو ناتۆرە وەسفی بکرێ، پێویست بە خوێندنەوەی دەقیق و دروستی هەیە، لێکدانەوەی لایەنە جۆر بە جۆرەکانی بارودۆخی ناوچەکە لە پاژەوە پەیامە و ئایا بەچوو ئەگاوە چینە و فاکتەرانی کە کاریگەریدانن لەسەر سەرکەوتنی ئەم پرۆسەیەکە من پەیامە دەستی پێ کرد یاخود سەرنەکەوتنی و گەڕانەوە بۆ خاڵی سفر. من پێم خۆشە سەرەتا بەوە دەست پێ بکەم هاوڕە ڕەحمان، دیارە حتمەن من و تۆ جگەلەوەی کە ئەم بەرنامەی پێشکەشەکەین پێک و باری سەرنجی خۆمان دەرەبڕین، هەردووکمان ئەندامی حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتین و حیزب بەرنامەیەکی لەو بابەتەوە بەیاننامەیەکی لەو بابەتەوە دەرکردووە، پێما بێ پێرێ بڵاو بووەوە. ئەم بەیاننامەیە بە زمانی کوردیش تەرجمە کراوە، لە سایتەکانە بڵاو بووتەوە و لە سەر سۆشیال میدیا هەیە. من پێم خۆشە بەوە دەست پێ بکەم کە دیارە ئێمە لێرە باری سەرنجی خۆمان دەرەبڕین، بەڵام بێگومان ئەو بەیاننامەیەش بەو جۆرەی کە بڵاو بۆتەوە دەرکەوتووە، من بەش بە حاڵی خۆم بە ڕای تایبەتی خۆشمی ئەزانم و داکوچی لێکەم. ئەمیشە شەر نییە هەرچێک لە حیزب بڵاوە بێتەوە دەقا و دەقەر ئەوە بێکە بیری لێکەینەوە، بەڵام پێم وایە و بەیانە توانیوەتی زۆر تابیر لەو بیر و بۆ چوون و تەسەورانە بکە کە من خۆم باوەڕم پێێتی یاخود لێکدانەوەی منا هەیە بۆ ئەم بابەتە. بەس من پێم خۆشە دیارەگەر لەو بابەتەوە سەرنجێکت هەیە باسێکی، بەڵام من ئەمەوێ لێەوە دەست پێ بکەین دەلیل و بەڵگەت چییە بۆ لەم کاتەیە، بۆ لەم سات و کاتەیە ئەم پێشنیارە و ئەم پرۆسەیە دەست پێکە و ئەم پەیامە بۆ لەم کاتەیە بڵاوە بێتەوە، یاخود دروستتر بڵێن بۆ ڕێگە ئەدرێ بڵاو بێتەوە. چونکە من وازانم کە ئەوەی کە مبادرەکەی کردووە گەرچی وا دیارەکە ئۆجالان بەیاننامەی بڵاو کردوەوە، بەڵام خودی مبادرەکە بە بڕوای من و بە تێگەیشتنی منهی دەوڵەتی تورکیا خۆیەتی نەک ئۆجالان بەشی زۆری شتانی لەو بەیاننامەیە هاتووە، لەو نامەیە هاتووە بڵاو کراوەتەوە یاخود لەو پەیامەیە تازە نین. ئەو بیر و بۆ چوون و نەزەرانە پێشتریش ئۆجالان هەی بووە، لە کتێب و بابەت و نووسراوەکانی خۆیان تعبیری لێ کردووە و من تا جێگایەکە ئەو شتانم خوێنێتەوە بۆ ئاگاداریەوە کەمەشەوە کە سەبارەت بەو نووسراوانە هەمە هیچ شتێکی ئەو پەیامە بۆ من مفاجی و کتوپڕ نەبوو. دیارە دێنە سەر لێکدانەوەی لایەنەکانی، بەڵام پێم خۆشە لێەوە دەست پێ بکەم، پێ وایە فاکتەرەکانی ئەوەی ئەم پەیامە لە ڕای بڵاوە بێتۆم پرۆسەی ئەمڕۆ دەست پێکات چییە؟ فەرموو. با منیش لە پێشداوە بڵێم هەروە خۆت ئیشارەت کرد ئێمە هەردووکمان ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیست کارگەری حکومەتیستین و دیارە ئەو ڕاگەیاندراوەش دەرچووە ڕاو بۆ چوونی منیش تەواو نوێنەرایەتیە کە هەم بە زمانی فارسی هەم بە زمانی
کوردی و کەما بێ بەشێک چوارچەوەی باسی من و تۆش ئەم شەوەکە بڕێک کۆمەگەکە بەشیکردنەوەی لایەنی جۆرا و جۆری ئەو ڕاگەاندنەوە. هەر لێرە ئەوە بڵم ئێمەی کە هەم هەفتەی ڕابردوو گوتمان ئەم پەیامە لایەنی جۆرا و جۆری هەیە ئەبێ بە دقەتەوە بەرخوردی پێ بکرێ. هەتا تا من هەر ئاستا بڵم ئێمە لەگەڵ ئەو پەیامە و پرۆسەیە کە بۆ بۆنەوە دەست پێ کردووە مخالفتمان نەکردووە. دیارە ئێمە لە عین حاڵە ئەوە بڵم لە عین حاڵە من و تۆش و حزبیشمان تایید کنێندەی هیچ گۆشەیەک لە سیاسەتی ڕابردوو بەگشتی ئێستای پێکەکەش نییە. ئێمە لایەنگی سیاسەتی ئەو نین، بەڵام نەتەنیا ئەوە نین لە زۆر کاتە دژایەتیمان بووە لەگەڵ سیاست و بۆچوون و بەتایبەت ناسیۆنالیزمێک کە هەیە لە منتەقەکە زوتنەوەی کوردایەتی و جملەش پێکاکاش جزوێتی. لە نەهایەتدا اتفاقان بەشێک لەوەی دژایەتی لەگەڵ ناکەین من پێیان بێت لە نەهایەتدا ئەمڕۆتە بچێتە پێشێ اتفاقان لە ساحنەی سیاسی منتەقەکە و لە ساحنەی سیاسی کوردستانە عاقبەت تەوژمی ناسیۆنالیستی ئەم دووبەرایەتی ناسیۆنالیستی بینی ئەساساً ناسیۆنالیزمی سیستەمگەری تورکیە و ناسیۆنالیزمی کورد بەرحاڵ ئەکەوێتە پەراوێزەوە کەم ئەکرێتەوە و ئەوەی اتفاقەن کۆمەکە کاک بەوەی ئەو هاوپشتی و هاوبەستەگەی کە لە بینی کۆمەڵانی خەڵک وات بە تایبەتچینی کرێکاری ئەم دوو کۆمەلگایە ببن زیاتر بێ. یعنی من بەگشتی لە نەهایەتدا زەعیفبوونی بۆچوون و سیاسەتی ناسیۆنالیستی تیابینم. بەڵام با بچینەوە سەر ئەسڵی پرسیارەکە یا مەوزوعەکەی کە بەیەکۆ دامان مەزرانوە دەلیلەکان چین. اتفاقان هەر لە بەیانیەکەشماندا لەوە دەستمان پێکردووە منیش وەک تۆ بیرەکەمەوە ئەویژەوەیە اتفاقان ئەو گڵۆپی سەوزەی کە درا و نەتیجەکەی تەبدیل بوو بەم پەیامەی کە ئێستا لە 27 مانگە 27 بەڵێ دەبێتە 27 مانگا لەلایەن ئۆژارانەوە دەرچووە. ئەو گڵۆپە سەوزە ئەم جارە خودی دەوڵەتی تورکیە و بەدەست پێشکەری ئەویش ڕاستترین عنسوریان فاشیستترین عنسوریان کە دەوڵەت باخچەلیە پرسیارەکەوەیە بوو. ئەوە لە سوورەتەکە بە قسەی خودی پێکاکە و زۆر کەسی دیکە 46 مانگ بوو خودی ئۆجەلان لە حەسرێکی تەواوە بوو ئەسەن خەبەر لێی نەبوو بنە ماڵەکەشی ئەگە ساڵە جارەگە چوون بۆ لای ئیمکاریان نەبوو ئاسا گومان دروست ببوو کە گوای ئەسن ئۆجەلان ماوە لە ژیانە ینی تۆ تەماشای کە چ دوای ئەوە بوو لە مانگی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو 2024 دەوڵەت باخچەلی فاشیستی کە لە تەواوی عمریا لە پارلەمانەکەی تورکیا حاضر نەبوو تەمەشای پارلەمانتارەکانی دەمپارتی یا پێشتر هەدە پێ بکە و قسەیان لەگەڵکە لە پڕ تەوقەیان لەگەڵەکە و قسەیان لەگەڵەکە و ئەو پەیامەی ڕاگەیان کە دێبا ئۆجەلان بێ لێرەوە قسە بکە و داوای داماڵینی چک لە پێکاکاکە وە بدەنم هەتا و باسی ئینحلالی نەکردبوو بەس داماڵی چەکە. ئەمە بۆ خۆی پەیامێک بوو دەوڵەتی تورکیەی تەواو فاشیست و ئێستاش پێم وابێ ڕێگری ئەسلی حتا ئەم پرۆسە ئەبێ دەوڵەتی تورکیە چۆنە ئەبێ ئەو وەختێ بگەڕێنەوە بۆ سەر ئاڵوگۆڕە جیهانیەکان ئاڵوگۆڕەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەوری واقعی لەو جێگایەوە کە دەوڵەتی تورکیەش لێی معلوم بوو باڵی دەوڵەتی ترۆریزمی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتنیان بەدەستێناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە شەڕ لە غەزا لە لوبنان بەلێدان لە حەماس بەلێدان لە حزبوڵڵا تازە ئەو وەختەی باخچەلی لە ئۆکتۆبرا و پەیامیدا هێشتا بە شارەسەد لەسەر کار بوو. ڕاست دەوڵەتی تورکیا هەستی بەوە کرد کە ئاڵوگۆڕێکی گەورە لە منتەقە ڕووەدا بە تایبەت بە معماری ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئامریکا و بە تایبەت بە هێزی کاریگەری دەوڵەتی فاشیستی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل و نەتانیاهو کێشەی خۆی لانیکەم لەگەڵ دەوڵەتی AKP و ئەوانە هەیە و لە عینە حاڵە دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئیسرائیل قەت نێشاردۆتەوە کە خۆی ئەوێ لە کێشەی کورد
بەقەولی ئەوەی معروفە لە کارتی کورد بەرابەر بە نەیارانی خۆی بەرابەر بە دەوڵەتی تورکیا ئیستفادە بکە. دەوڵەتی تورکیا هەستی بەوە کرد کە خۆی دەست پێشکەر بێ کێشەی گەورەیە کە لەگەڵی ڕوبەڕوە و کێشەی کووردە عاقبەت بە دووبارەکردنەوەی دیالۆگ لەگەڵ ئۆجەلان و تەبعەن و شەرایطە سەختەش کە ئۆجەلانی تایە و بەدانی لانیکەم کەمترین ئیمتیازات خۆی چارەسەریەکی بۆ ببینێتەوە و هەر ئەمڕۆ بۆ ئاگاداریت سعاتی 6 ئەڵانەوە ئێمە سعاتی 7 و چەند دقیق قساکەین سعاتی 6 من جملەگەر ئۆردۆغان ئاخرین قسەی ئەوە بووە و توێتی خۆمان سەیەکەین برایەتی لەنێو وڵاتەکەمانە زۆرکەین لە هەڵوێستی بە قووەت داین ئەمانەوێت کێشەکانی خۆمان حەلکەین نایەڵین سایۆنیزم نەقشەی وڵاتەکەمان گۆڕێ لەوە ئاشکرا باسی بکە مەزومە فاکتۆری ئاڵوگۆڕە جەهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەرمیانی تازە ترس لەوەی کە بەرحەڵا قبەت لە کارتی کورد دزیان ئیستفادە بکرێت و لە عینە حاڵە غیرە زەوەش فاکتۆری داخلیش بە تەوری واقعی کێشەی کورد ئەڵانەوە بۆ 40 ساڵ زیاترە بۆتە کێشەی قورس لە بەرابەر دەوڵەتی مرکزی تورکیەدا و بەرحەڵا قبەت بە هەر زەبر و زەنگێک کە نیشانی داوە و بە هەر فری و کاریە کە لە ساڵانی ڕابردووە کردوێتی عاقبەت نەیتوانیوە باری ئەم کێشەیە لەسەر شانی چ ئابووری تورکیەیە چ حتا لەسەر باری نظامی و میلیتاریزمی تورکیە کەم کاتەوە تاکەی ئەتوانێت دەوڵەتی تورکیا بەم شکڵە ئیدامی بدە. ئەزانم ئەڵان حازر نەبووە ئێستا کوونێ کەمترین هەنگاوەکان بنێ بەڵام نەفسی ئەوەی کە بەرحەڵا قبل بە قەولی معروف لە خودی پەیامەکەی و جەلان جملەیەکی تایە لە ئەوڵ و ئینسافن قسەیەکی حسابی ئاڵە بابە ئێمە پێکاکە وەختە دەست بەکار بوو لە دەورەی ئینکارا بووین ئێمە وەختە خەڵکی کورد و مەسەلەی کوردوانە ئەسەن لە دەورەی تەواو ئینکارا بوو ئێستا هەڵبەت دەم پارتیەکەیە و بەنێوی کوردیش و چۆتە نێو پارلمانەکەیان و کولە ئەم کێشەیەش هەیە. من پێیان بەم فاکتۆرە جەهانی منتەقەیە و ئەم فاکتۆرە داخلیانە تەسیری بوو لەسەرەوەی ئەم جار دەوڵەتی تورکیا بکەوێتەوە باری ئەم دیالۆگە و حتا خۆ تۆش ئەیزانی و بە بینەران و بیسەرانیشمان حتمما بیستویانە پارەکە مانگی ئاپریل یعنی ئەڵان 13 مانگ پێشووتر 13 مانگ پێشووتر ناتوان بە 13 مانگکە من دروستە چون گێڵان هێشتا کوونە مانگێکی ماوە بۆ ئاپریل مانگێکی ماوە بۆ ئاپریل بە 11 لە تەقویمە هینەکە باشە زەی کێشە نییە هەرم فیدانی کاڵان وەزیر خارجێ و وەختە ڕئیسی میت بووە ئەو چۆتەوە ئیمرالی ئەو سەری دیالۆگەکەی کردوتەوە دوبارە لەگەڵ ئۆجەلان چی گوزراوە لە بەینیانە چ زەخت و فشارە لەسەر ئۆجەلان هەیە ئێمە ئەوانە نازانینەوە نشتی پشتی پەردەن و دوایی بەڵام نەتیجەکە ئەوەیە دەوڵەتی تورکیا مەجبور بووە ئەو کارە بکە و ئەم پرۆسەیە بێرە گەیشتووە بۆ یەکانێ بە نەزەرم حاصلی ئەم تەناسب قوایەیە و ئەوەی هەنگاوەکانی دواتر چی لێدێ ئەو بەدای بنین بۆ درێژەی باسەکەم. زۆر باشە یەشێک لەو باسانە کە هەیە ئەمەیە تورکیا لە 100 ساڵی ڕابردووە ئەو جمهوریەتە کە دروست بووە لەسەر ئەساسی فاشیزمێکی ئەتنیکی کە تورک بوون یا خود ئەوەی کە هەموو خەڵکی تورکیا تورکن وەسەر بە ئیتنیکی تورکن ئەمە بووە بناغی و بنەمای ئەم دەوڵەتە. بەڵام شتێکە ئێستا لەم کاتەیە هاتۆتە پێشەوە ئەوەیە تورکیا ناتوانێت بەم دۆخی ئێستایەوە لەم ململانیە دنیاییە ئیدامە بەخۆی بە و لەلایەشی ترەوە خەونی زۆر ئیمپراتۆریانە و خەونی سوڵتانیانەی هەیە ئەردۆگان وە ئەوێت بگەڕێتەوە بۆ دۆخی ڕابردووی دەوڵەتی عوسمانی کە ئیمپراتۆریەتێک بوو بەرحاڵ لە ئەوروپا و لە ناوچەکەیەوە کاریگەری زۆر بوو لەسەر دەوروبەرەکەی خۆی. ئەوەی کە ڕێگری بەرجەستەیە لە بەردەم ئەم مەسەلەیە ئەمڕۆ مەسەلەی کووردە بەو جۆرەی کە نەکتەنها لە تورکیایە لە سووریاشا هەیە لە کوردستانی عێراقا هەیە و زۆر دووریش نییە لە ئێرانیشا ئەگەر ئاڵوگۆڕەکان بە جۆرێک بێتە پێشەوە کە جمهوری ئیسلامی ئێران لەق ببێ کوردستانی ئێرانیش بگرێتەوە. بەم معنایە ئەم کێشەیەوە ئەم مەسلەیە چیتر بۆ تورکیا قابلی فەرامۆشکردن نییە.
سازشکردن لەگەڵیان نزیک بوونەوە لێی هەوڵدان بۆ شەریکردنی چینی باڵادەستی کوردستان لە ناو سیستەمەکەی خۆیان ئەوانە یەکێکە لەو سیاسەتانی کە بێبی باتە پێشەوە کە من باوەڕم بەوە نییە بڵین ئەردۆغان و دەسەڵاتی فاشیستی تورکیا باشی بە خەڵکی کارگەر و زەحمەکێشی کورد زمان بێ ئەگەر باشی بە تورکیش نێت تا بە کوردەگا ئەوانە حتمما ئەوانە دژمنی سەرسەختی هەموو ئازادیەک و هەموو یەکسانیەک و هەموو مافێکن بەڵام ئەمە فەرز بۆ بەسەریا و داسەپیەوە بەسەریاوە ناتوانێت لیلا بە بەرحاڵ زۆرتر لەوەی کە دەست پێشخەری ئۆجالان بێ دەست پێشخەری پەکەکە بێ و نیاز پاکی نیشاندان بێ لەلایەن ئەم ڕەوتەوە مبادرەیەکە و دەست پێشخەریەکە لەلایەن ئەردۆغانەوە ئەردۆغانە و نەکەر تەنها ئەردۆغانە ئەسەن ئەوەی کە پێی وترێ دەسەڵاتی قوڵ یاخود حکوومەتی بڵێن پشتەوە یا ئەو حکوومەتە نادیارەی کە دەسەڵاتی لە هەموو شوێنێکا و لە هەموو شتێکای لە تورکیا و یەکێک لە نوێنەرە بەرجەستەکانیشی باخچەلیە ئەم کەسە فاشیست و ڕەگەسپەرستە کە خۆی باش وەسفت کرد ئەبان تەنانەت ئەمان دەست پێشخەریان کردو پێشتر و ئەوانەیە بە جۆرە لە جۆرەکان وا دەرکەوتووە لە ڕابردووە ئەردۆغان هەوڵێکی ئەمەی داخ ئەم خەونەیە هەر هەبوو 10 ساڵ لەمەوە بەریش ئەم هەوڵێ هێنایە پێشەوە و کاری لەسەر کردووەوانە تا 2013 ئەوانە خەریک بۆم پرۆسێ بە جێگایەکە گەیشت بەڵام ئەو کاتە پەچی کەوت یەشێک لە دەلایلەکانی پەککەوتنی ڕازبوونەوەی ئەم ڕەوتە فاشستیە بوو ئەوە بوو کە ئەردۆغان لە انتخابات و هەڵبژاردنەکە دەنگێکی زۆر کەمی هێنا لە دوای ئەم پرۆسەیە بە جۆرێک هاتە پێشەوە کە نەخێرترە بێ ئەمە بەری پێبژیرەوە بێ لە بەرامبەریان ڕابوەستینەوە و ناتوانین لەم پرۆسە ئیدامە بین بە خااتری پاراستنی دەسەڵات و پێگەی خۆی ئەوانە ئەمڕۆکە ئەم ڕەوتە فاشستی دێتە پێشەوە ئەم لە پێشەوەی کە ئەردۆغان قسە بکاتەوەوانە ئەو دێتە پێشەوە ئەو قساکەەوە تەمانەمە بەرهەمی وەک تۆش باسە کرد نزیکەی ساڵێکەوە بڵین یەکێک لە بەرپرسانی جەهەپا لە یەکێک لە کۆنفرانس و کۆنگرەکانی خۆیانە باسی کرد کە ئەمە ساڵێکم پرۆسەیە بەردەوامە و خەریکە ئەمڕۆ بە بەرهەم گەیشتووە بۆیە ئەم فرسەتە دراوە کە ئۆجالان خەڵک ببینی ئەساسە نەک تەنها جارێک 3 جار وەفدی دەمپارتی ببینیەوە لەگەڵیان دابنیشێەوە قسە و باسییان لەگەڵا بکە بەڵام شتێک لەو شتانەی کە ئەوترێتەوەوانە زۆر باسەکرێەوەوانە لەلایەن لایانی جۆر بە جۆرەوە ئەوەیە کە ئەخر ئۆجالان لە زیندانایەوە ئەم قسانی کە کراوە ئی کەسێکی زیندانی چۆن نتوانێت تەحەکوم کا بە حیزبێکەوە کە لە دەرەوەی زیندانەیەوە کەسێکە لەژێر دەسەڵات و بڵین ئەو چارچێوە بێ کە زیندانیەکی سیاسی هێتی لە ماوەیەکی دوور و درێژام ممکنە کاریگەری لەسەر بیر و بۆچوونی دانرابێ بەوەی کەوا هەموو هەواڵەکانی پێ نەگەیشتۆ بە جۆرێک ئاگاداری دەرەوە نیە ئاگادار نییە چی ڕۆیە هەنی بەشێک لە ئەوانەی کە سیاست مەدار و بڵێن کەسانی دیاریشن لە بڵێن جوڵانەوەی سیاسی لە ناوچەکەیە ئەم قسانە ئەکەن ئەمە مەسەلەیەک نییە کە بڵێن شتێکی ئاسایی بێکە بوترێ ئەوانە لە زمانی ئەوانە وترێتەوە ڕای تۆ لەسەرەوە چی هاوڕەحمەت ئەوڵم با لە پێشدا بڵێم بریا عەبدوڵڵا ئۆجالان لە زیندان نەبووە هەیە بریا ئەو پیلانە نێودەوڵەتی کە کرا لە دژی کە لە ساڵی 99 بوو هەر ئەو وەختە ئەو ڕەشەماوتۆ باش دەبێتە پێم وابێ یەکێ لەو جەریاناتەوە یەکێ لەو حیزبانەی کە زۆر بە توندی کەمپینمان کرد لە دژی ئەو پیلانجێڕیە بۆ دەستگیرکردنی ئۆجالان بەڕاستی کۆمۆنیزمی کارگەری و حزبی کۆمۆنیست کارگەری ئێران و منە وەختە بخۆم دەبیری خۆشەشتێکی لێرە بە بیر بێنمەوە قسەکەی خۆتی بیر نەچێ ئەو کاتانە کە ئێمە ئاوا بە توندی لەسەر ئەمە قسەمانە کرد یەکێک لە وەزیرەکانی یەکێتی لەبەرەوەی هاو لە تەلەڤیزیۆنەوە ئەمەی مەحکوم کرد و ئەوانە لە وەزیفەکەی دەرکرا و دوور خرایەوە پارتی نەکتەرها پارتی یەکێتی ژنەی ئەوێرە لە بەرامبەر گرتنی ئۆجالان بەڕوونی قسە بکە بەڵام دیارە ئێمە باکمان بۆ وەختە زۆر بەڕوشنی و بەڕوونی لە بەرامبەر ئەمە هەڵوێستمان ڕاستە ئێمە بە زۆر بە توندی زۆر بە بەرجەستەی لە دژی ئەو پیلانجێڕیە کەمپینمان کرد اتفاقاً زۆر بە تایبەت و ویژە زۆرێک ئەو وەختە خۆ بەقەت ئێستا ڕەسانەی مێدیایی و اجتماعی نەبوو من بۆ خۆم دەبیری ڕێکخراوی کوردستان بووم فەورەن پەیامێک من دەردا بە فاکس بەڕێمانە کرد باوەڕکە ئەوانەی رادیۆ جیهانیەکانە وەختە لە BBC گرتووە
لە ڕادیۆی فەرانسەوە گرتووە هەتا ڕادیۆی ئیسرائیل هاتنە سوراغمان و قسەیان کرد و وتیانەوە بۆم دەستگیرکردنی ئۆجەلانتان محکوم کردووە ئەوانە مەزورمێ بڵم لە پێشە ئەوە بڵێ ئەوەی لە زیندانە حتمما محدودیت زۆر بۆی هەیە حتمما محدودیت حتمما فشار هەموو ئەوە بووە بەڵام ئەوەی ئەڵام 26 ساڵە لەنێو زیندانە و پێکاکە هەرڵێ ئەو ڕابەرمانە ئیترەوە معادلاتی خودی پێکاکایە خۆ ئێمە وەکیلی ئەو نین ئێمە وەکیلی پێکانی مەسلحەتی سیاسی خۆیان مەسلحەتی سازمانی خۆیان مەسلحەتی حزبی خۆیان وا ئەخوازێ ویان کردووە ئیتر خۆ ئێمە هینەکمان ئێمە لە خودی باقی ڕاهبەرانی پێکاکە دڵسۆزتر بۆ خودی پێکاکانین ئەم قسەی کە بەحەڵق بەدە و سازمانە وای تەسمیم گرتووە 26 ساڵشە لە زیندانە حتمما زۆرە محدودیت بۆی هەیە مەسەڵەن هەر بە پەیامەکەی و دیارە محدودیت هەیە ئەویش ئەوەیە ئەوەی وا لێ درێژەی بەحث شاگەر باسکرد مەسەڵەن تەردیدێک نییە ئۆجەلانیش مەرجی خۆی هەیە بۆ درێژەی ئەم دیالۆگە بەڵام هیچ باسی مەرجەکانی خۆی نەکردووە ئەوە نیشانەیە کە لەو محدودیانەی بەسەریات داسەپا بەڵام ئێمە ئەڵانێت فقط لەگەڵ پەیامی شخصێک ڕوبەڕوو نین ئێمە لەگەڵ پەیامی فەردێک ڕوبەڕوو نین وەختێ ڕابەری پێکاکە ڕۆژێ دوو ڕۆژ دواتر کۆبەوەتەوە پشتیوانی لێ کردووە ئەڵەوە پەیامی ئێمەیە و فەورەن شەرتی خۆشی دانەوە ئەوەڵی شەتەکەوێڵێ خودی ئۆجەلان ئازادکەن بابێ کۆنگرەکەمان ڕابەری بکە و بابێ ئینکە یعنی ئەوە شەر من پێیان بێ ئۆجەلان ئەو بەشە لە کاری خۆیەتی ڕایگەیاندووە بەشێکی دیکە چۆنم پرۆسە بچێتە پێشێ خستوێتە هەم سەر مێزی دەوڵەتی تورکیا هەم سەر مێزی خودی پێکاکە دوو شەرتی داناوە ڕابەریەکەی دوێتی ئۆجەلان ئازادکەن ڕێگای سیاسی و حقوقی چەکدانان و هەڵوەشانەمان پێنیشان بدەن ئەمە وانە هەروایتر وانەیەتر واشیان نەکردووە ئەگەر بەسشیان ئەلام کردووە کارە ئەقلانیان کردووە ئەگەر بەسییان ئەلام کردووە دەنەچە وانە هەروایتر ئەو ڕۆژەی پەیامەکەی ئۆجەلان دەرچوو بێ دەگووا بەوە هەفتەیەکی لە گزۆرەوە ئەی بۆ چەککانیان داننەوە ئەی بۆ لە قندین ئەی بۆ نەچوون لە مەرزەکە خۆیان تەحویل بدەنەوە معنایەوەیە و سازمانەش هەرچەند من و تۆ مخالفی سیاسەتەکانیشی بین ئەبێ ئینسان ئینسافی بێ لە بەرخوردکردن حتا بە مخالفیشە سازمانەکە سەروبەری خۆی هەیە چوارچێوەی خۆی هەیە بۆ سیاستەکان قوانین و موازنی خۆی هەیە ئەژڵێ ئۆجەلان ڕاهبەرمانە ئەم پرۆسە بەڕێوە بە دەرنەتیجە من پێم بێ ئەو ئیرادگرتنە دوایی من ئەگەڕەمەوە سەری نێو بەرم ئەو ئیرادە ئەساسەن سەیبراهیمی عەلیزادە وتویەتی کە لە بەشێتە بە جۆرێک لە بەیانێکەشیانە بە جۆرێک گوتوێتی ئەمە جۆرێک لە تەسلیم تەڵەبیە منەڵەمەمە ئەم نەو عەبۆچوونە ئەم نەو عەبۆچوونی ڕادیکاڵ نەمایی ناسیۆنالیزمی چەپە بە ئاخرین قسەشم لەم بابەتەوە بکەم ئەڵەم علەتەکەی لەکوێوە ئەوانە باشە علەتەکەی چییە بەڕاستی خۆی جێگای سەرنجەوە عادەتەن ناسیۆنالیستەکان زوو خێرا فێرن بەوەی کە یەکتر تۆمەتبارەکەن بۆی کامە تەسلیم تەڵەبیەوە مە سازشەوە ئەمە وایە فلان بەڵانوانە بەزەم جارە ئێستا هەرچی ناسیۆنالیستەکانە هەموو بە جۆرێک هاتوون ینی ئەگەر پەیامی دەستخۆشانەش نادەنەوەوانە بەڵام پۆزیتیڤ لەگەڵ یاوە سەرنجام ڕێگایە کراوەتەوە بۆی کە ئەم کێشەیە چارەسەر بێ سەرنجڕاکێشەوەیە بە سەم بۆ نمونە یەکێک لەوانە کە حیزبی کۆمونیستی تورکیا خۆیەتی بەنامێکی دەرکردووە کەس ناتوانێت ڕێگری لەوە بکاوە خود ئەوەی پێ لەبار بێت کە شەڕ کۆتایی پێبێت و ئەم کێشەیە تەواو ببێ یعنی حیزبی کۆمونیستی تورکیا لە ناو تورکیا خۆی لە دژایەتی ئەمە ناکە ناسیۆنالیستەکانی کورد دژایەتی ناکەن بۆچی ناسیۆنال چەپەکان بەم جۆرە یاخود دەوانێت کە خۆیان بە چەپ و کۆمونیستەزانن بە جۆرە لە ناو جوڵانەوەی سیاسی ناوچەکەیە هەنووانە بە جۆر هەڵوێستە دەرەبڕن بەڕای تۆ بۆچی ئەگەڕێتەوە اتفاقانەمە جێگای سەرنجە وایە هەموو ناسیۆنالیستە کلاسیکەکان ینی ناسیۆنالیستە ڕوت و پەتیەکان با پێ بڵم ئەوە پارتیە ئەوە یەکێتیە ئەوە خودی ڕاهبەری پێکاکایە من مەسەڵەن حتا مەسەڵەن کەسێکی وەک عەبدوڵڵا مۆتەدی من پەیامەکەیم دیوەیتە ناسیۆنالیستی ڕوت و ئاشکرایە وتەبێژی خودی حیزب دموکراتی کوردستان خالدی
عزیزی بۆ زۆر لایانی دیکە اتفاقا وتوانە ئەم پرۆسەیەکی باشە بۆ چونکی عاقبەت لە ئستراتێژی و سیاسەتی ناسیۆنالیزمی جێکەوتووی کووردە عاقبەت استراتێژیەکیان بووە شار مفاوەزەکردن دواتر سازشکردن ئەمە جزێکە لە ئستراتێژیان جزێکە لە تاکتیکیان جا لە تەناسبخۆهای یا لەبارە یا نالەبارە چوونەتە پای مفاوەزە چوونەتە پای سازش بەم جۆرە کاریان کردو بۆ ئەوان شتێکی نامۆ نییە ینی ئەم کارەی ئۆجەلان و ئەم دیالۆگەی تازە بە نظرم لە تەناسبخۆیەکی نالەبارە دەست پێکراوە معلومە تەناسبخۆکە زۆر بە قازانجی دەوڵەتی فاشیستی تورکیە تا ئێستا لە درێژمەوەیە وا نامێنێ من دواتر دەتوانم قسەی لەسەر بکەم و ئەوانە دەرنەچە ئەمە جزوی سیاسەتی جێکەوتووی ناسیۆنالیزمی کووردە ئەوانە ئیرادێکی تیا نبینن هەمیشە و دایم اتفاقا لەنێو ئەم ناسیۆنالیزمی کووردە باڵی چەپی ناسیۆنالیستێک بووە کە ڕادیکاڵ نمایی کردووە ئەمەی پێ سازشکاری بووە ئەمەی پێ پشتکردنە ئامانجەکانی گەلی کورد بووە دەرنەتیجە لەنێو ئەم بزوتنەوەی کوردایەتی و ئەم بزوتنەوەی ملیە باڵی چەپێکەیە کە ئیبراهیمی عەلیزادە بە وتەی خۆی پێرەکە لەگەڵ تلویزیۆنی کاناڵی هەشتی یەکێتی هەر عینی ئەوەی باسەکە لە پێشە ئاوا قسەکەی دەست پێکاڵێ من شرۆفەکار نیم لێر دانیشتوم من جزئی ئەو کەسانم مەسئولم بەرپرسیایەتیم هەیە لە بزوتنەوەیەکی سیاسی لە کوردستانە ناژ لە بزوتنەوەی سۆسیالیستی ناژ لە بزوتنەوەی چەپ بزوتنەوەی سیاسی لە کوردستان ئەم کارە و ئەم پەیامەی ئۆجەلان و ئەم کارەی پێکاکە لەتمە لە بزوتنەوەکەمانەدا بە احتمالی قەوی ئەو ناوعە بۆ چوونە خۆی بە ڕادیکاڵ زانینە خۆی لە باڵی چەپی ئۆجەلان دانانە خۆی لە باڵی چەپی پێکاکەدانە لەنێو خودی پێکاکاشا وجودی بێ هیچ لەوانەیە ببێ لەوانەیە گرایشوە دەنەچێتە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی ئەمە ئیرادگرتنی ئیرادگیرێکی نێوخۆییە لە نێو خۆی ینی وەختێک کەسێک حزبێک جریانێک کە خۆی بە جزوی بزوتنەوەکەی پێکاکا جزوی بزوتنەوەی کوردایەتی جزوی بزوتنەوەی ملی ئەزانێ بەڵام پێی وایە لە تاکتیکا لەوانی دیکە ڕادیکاڵترە پێی وایە ئەم هەلوو مەرجە نالەبارەی کە ئۆجەلان چۆ بە پیرەوە و ئەم پەیامەی داوە و شەرتەکانی خۆی دان نەناوە ئەمە نەوعێک ئەمە سازشکاریە ئەمە پشتکردنە مافەکانی گەلی کووردە ئەبینی ئەبێ پرسین بڵین عاقبەت مافەکانی گەلی کورد کە ئەحزابی بورژوان ناسیۆنالیست بەدوایەوە بوون چییە مەگەر لە تاریخی بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانی ئێران لە دەورەی قازی محەممەدیەوە گرتوێتی تا ئەم دەورەی ئەخیرەی کە بووە لە تاریخی پارتی و مەلا مستەفای بارزانی و تا ئێستایان تاریخی تاڵەبانی و یەکێتیەوە ئەوان حەولیان داوە شەریک بن لە قودرەتی سیاسی لەگەڵ دەوڵەتی مرکزی دەوڵەتی مرکزی بیسەلمێنێ ئەو منتەقەی نێوی کوردستانە تحتی نێوی یا ئەتۆنۆمی یا خودمختاری یا فدرالی ئەوان دەسەڵاتەکان بەدەست بێت دێگوتوە تەمەشای ئەم حەولەی ئێستای پێکاکاژەڵێ قسەی ڕۆشن و ئاشکرای هەم ئۆجەران و پێکاکاڵە بابگیان چەکدانەی پێکاکا و ئەو فۆرمەتی پێشوش کە بە قەولی خۆیان هی دەورەی شەڕی ساردا ئەوە لابێ ئیجازە مامدەن دێنەوە نێو کۆمەلگاکە ئەبین بە حزبێکی سیاسی پارلمانی شەرێکە بین لەگەڵتان لە پارلمانەکە و لە قودرەتە هەروەکو دەمپارتی هەروەکو دەمپارتی ئێمەش ئەو کاراکەین ئەمە ڕێک لەگەڵ ئستراتێژی ئەساسی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد کە شەریک بوونە لە دەسەڵات هیچ تەفاوەتی چینیە بۆیە منیش وەکو تۆ بیرەکەمەوە ئەم پەیامەی ئێستای ئۆجەلان هەم درێژەی کتێبەکانی و قسە و باسی 20 ساڵی پێشوویەتی بە نێوی کۆنفدرالیزمی دموکراتیک بە نێوی جەوامعی دموکراتیک بە نێوی دموکراتیزەکردنی وڵات ئەڵێ ئیجازەمان پێ بدەن دین لەگەڵتان حەولە دەین تورکیا دموکراتیزەکەین من پێم وایە ئەوە تەوهمی گەورەیتەیە من پێم وایە تا شەرایطی ئستبدادی حاکم بێ لە تورکیا من پێم وایە تا ئەو قانونی ئەساسیەی ئێستای تورکیا بمێنێ و هەر بە وڵاتێکی یەک ملیەت و یەک زمان و یەک ئاڵای دابنێ ئەو دموکراتیزەکردنەی وا ئۆجەلان مەوردی نەزەرێتی پێگنایە بەڵام هیچ تەناقوزێک هیچ پارادۆکسێکی لەگەڵ ئستراتێژی جێکەوتووی ناسیۆنالیستی کورد نییە جا بۆیە
هەموو ئەحزابە کلاسیکەکانی ناسیۆنالیزمی کورد ئەزانن ئەم کارەی ئۆجالان و پێکاکە هاوڕایە هەر لەگەڵ ئستراتیژی و تاکتیکەکەی ئەوان بەڵام هەمیشە و دایم لە نێو بزوتنەوەی کوردایەتە باڵی چەپێکیش بووە باڵی ناسیۆنالیزمی چەپێک بووە ئیرادی بووە بەم مفاوزاتە مەگەر وەختە یەکێتی نیشتمانی کوردستان ئەچوە پای مزاکرا ئەوانەی قەدیم کۆمەڵی ڕەنزدەرانی بوون ئیرادیان نەبوو من لە خودی معلوم ناجامنەوەم بیردیە کاتی خۆی لە کاتی 1964 بوو کە یەکێتی نیشتیمانی مفاوزاتی ئیعلان کرد لە نینا هەر ئەو دەم مەسەلەن ڕەوتی کۆمونیزە و هەفتەی ڕابردووە چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ هاوڕێ مۆیەد ئەحمەدا بەرنامێکمان لەم بابەتەوە کرد و بیری هێناینەوە کە وەختە وتاریان نووسی وتیان ئەمان مفاوزات بکەن نەیکەن شەڕ بکەن مفاوزات بکەن بۆ ئێمە فەرقی نییە بۆ ئێمە جیاواز نیە ئەمە جوڵانەوەیشی ترە و حرەکەیکی ترە ئێمە لە ئەساسی ئەوەی کە ئێمە مەسەلەن چەپەکان و کۆمونیستەکان ڕادیکاڵترن لەم ئەحزابانە بۆ چارەسەرکردنی سیستەمی میلی خۆ شەڕمان لەسەرەوە نییە شەڕی ئێمە لەگەڵ ناسیۆنالیزمی کووردا لەسەرەوە نییە چییە باشتر ئەتوانێت خزمەت بە میلەت بە معنای باشتر دەسەڵاتی میلەتی کورد بپارێزیوانە شەڕی ئێمە لەگەڵ ناسیۆنالیزمی کووردا لەسەر کارگەر و زەحمەتکێش و مافەکانێتی لە کوردستانە یعنی باسەکە ژەرەوە نییە کە ئەوان خەریکن دۆستایەتی لەگەڵ سەرمایه‌داران ناکەن و بەشێکاوای لێگەنەوە دۆ سەرمایه‌دارانە بن بە دۆستی ئەگەمەمان دۆستایەتی بینی خەڵکی کارگەر و زەحمەتکێشی سەرتاسەری وڵاتەکە دیفاعلێکن و منە حقیقەتە ڕاستە بەڵام ئەمە نییە ئەسڵی مەسلەی و کێشەی ئێمە لەگەڵ جوڵانەوەی ناسیۆنالیستیە ئەوەی جوڵانەوەی ناسیۆنالیستی ناتوانێت تعبیر لە بەرژەوەندەکانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش بکە هەر کەسێک بزانێ بەسمان چێ و دەلیلمان چێ با سەیری هەولێرکە با سەیری بەرزانیکە با سەیری تاڵەبانیکە با سەیری ئەم دوو بکە آخر لەوانەی تر خۆ ئەوانە سەردەمداری کوردایەتی کەسێک ئەوانە کوردین و کوردایەتیان نەکردو نەوانە کوردایەتیان نەکردا شتێک نابوو نای کوردایەتی بێ لە کوردستانی عێراق ئەمە ئەنجامەکەیەتی ئەوە بە ملیارات دۆلار کەڵەکاکەن و ئەوانە بۆ ئیهانەکردنی خەڵک زیاتر لە مانگی ڕەمەزانە باسیەوەکەن ملێنە نانەکەین بەخێر ئەمە هەموو دەستکەوتەکانێتی کە بۆ خەڵکیان هێناوە دەسەڵاتیان بەدەستەوە گرتووە دەوڵەمەند بوو نەوتە فرۆشن لەگەڵ دنیای معاملەکەن ئەنوا وەشکاڵ ئیسیسماراتیان هەیە لە ناو بەغایە لە خەلیجا لە ئەوروپا لە ئەمریکا بەڵام کە وەختێکێتە سەرەوەی کە موچەی خانە نشین بن خانە نشینە بێدا بنیشە لە نۆبەتی پارەوەرگرتنەکە لەوێ لەبەر قرچەی گەرمایە ئەوانە گیان لەدەست بە ئەمە ئەو حقیقەتی بۆ ژواز ناسیۆنالیستی کووردە ئێمە شەڕمان لەگەڵ خلافمان لەگەڵ بۆ ژوان ناسیۆنالیستی کووردا لەسەر ئەمەیە نەک لەسەرەوەی کاممان ڕادیکاڵترین بۆ چارەسەرکردنی مەسەلەی نەتەوایەتی خەڵکی بۆ ناسیۆنالیزمی دەتوانێت مەسەلەی نەتەوایەتی کورد حەلکە و من ئێستا پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەمە ئەم پرۆسەیە کە بڵێن ئۆجالان دەستی پێ کردووە یاخود بە پەیامەکەی ئۆجالان بە جۆرە پرۆسەکەی ئەلان کراوە ئەم مبادلەی کە ئەردۆغان کردوێتی و ئەم پرۆسەیە کە دەستی پێ کردووە ئێستا ئایا ئومێدی ئەوەی کە ستەمی میلی سەرنجام کۆتایی پێبێەوە ئەم مەسەلەیەمان لە کۆڵ بێتەوە و نەجاتمان بێ لەوەی پێوترێ مەسەلەی کورد و هەر دەزەبەی بۆ هەشتێک ئەڵێ نان ئەڵێ کورد جارێ باسەر بەخۆ بێ ئەڵێ ژن بە یەکسان بێ لەگەڵ پیاوەڵێ ناجارێ نەتەوە کەمان ژێر دەستا ئەڵێ نازانم چیانەوە حەقەتە ڕاستیش بڵێ کە پەکەکەوان ناڵێ پەکەکە بۆ مەسلەی یەکسانی ژن و پیاوە ئەوانە کاری زۆری کردو وڵام مەبەستم بە عموم ناسیۆنالیست ئەوە هەمیشە وایە داوای هەر ئیسلاحاتێکیروانە بە جارێ کورد سەربەخۆ بێت و ڕزگاری بێ ئێستا مەمان لە کۆڵە بێتەوە پێ وایە لە کۆڵمانە بێتەوە ئاورە ڕەحمەت من پێشەوەی بچمە سەر پرسیارێکی زۆر گرینگە و محوەریشە لەم باسی ئێمەدا ئامەی ئێستا باست کرد بەڵام هەروە فەکت بۆ ئەو بەشەی تر ئەمەی چێش سازشکارە و چێش سازشکارە چێ تەسلیمتەوە بە من یەک دوو فاکتی تاریخی بڵێم وا بزانم ئاخرەکانی ساڵی 83 میلادی یا دەستپێکی ساڵی 84 بوو من ئاوام لە بیرە کۆنگرەی چواری کۆمەڵەی کوردستانی ئێران بوو لە گەڵاڵە و شینکاوێ کە من بخۆم تیا بەشدار بووم اتفاقاً جەرا تاڵبانیش وەکو سکرتێریەکێتی داوەتی ئەو کۆنگرە بوو سەردەمی مفاوەزاتیان بوو لەگەڵ بەغدا سەیرەکەوەیە ڕابەری سنەتی ئەو وەختە جێکەوتوینێ کۆمەڵە مشخصەن خودیان سەید ئیبراهیمی عەلیزادە کە دەبیر ئەوەڵی ئەو وەخت بوو بەقیە هەر ئەینەن بەو بۆچوونەی ئێستایەوە قسەیان ئەوە بوو ئەوە یەکێتی یعنی قسەیەک زۆر بەڕسمی ئەلام نەکرابوو ناڕەحەتی ئەوە بوون نیگەرانی ئەوە بوون ئەوە بۆیە لەگەڵ یەکێتیش دۆستایەتی بوویتر
یەکێتی و ڕێبازی سازشی گرتوتە پێش و واردی مفاوەزات بۆ بچێ بۆ مفاوەزات و هەر ئەمنەوە عبۆچوونەی کە ئێستا پێی وایە ئەمە تەسلیم تەڵەبی و ئەمە بێ بە سازش یادی بەخێرە وەختە مەسوور حکومەت لە ڕاهبەری حیزب و تاسیس گوزار بابە تەرەفی ئەسلی بزوتنەوەی کوردایەتی جەلال تاڵەبانی و یەکێتیە ئەو بە مەسلحەتی بزوتنەوەکەی خۆی و سازمانەکەی خۆی وا بە مەسلحەت زانێ بچێ لەگەڵ ڕژیمی بەعس و لەگەڵ سەدام بسازی ئێوە بۆ ناڕەحەتن ئەو مەسلحەتی جنبشەکەی و سازمانەکەی خۆی وابینێ بسازن و ئەمانە گەر حزبی بۆژوایی کوردن ئەوانش دەسەڵاتی بۆژوایی عەرەبن کێشەیەکی تاریخی لە بینیانە هەیە مەسیبەتیش بۆم خەڵکە دروست بوو جا ئەگەر دوو تەرەف بگەنە جێگایە بە سازشێ بگەن بڵێنەوە ئیتر ئێمە بە سازش گەیشتین ئەوە بە کۆتایی گەی ئیترەوە زوڵمی ملی نەما ئەوەی تەستمە ملنێ ئێمە بەوە ڕازینین ئێمە دەڵێن ماڵتە ناوەدان بێن ڕازین ئێمەی بزوتنەوەی چەپ و سۆسیالیستێکی نەسەر ئەمرە ئەسلەکەی خۆمان کە وەختاڵێن کرێ کار زەحمەت کێشی کوردستانی عێراق تەواوی ئەو حەول و تەقەلایی کە لە شۆڕشی ئەیلولەوە تا ئێستا دایان ئەوە نەتیجەکەی بوو بە سازان لەگەڵ دەوڵەتی بەعس و بە هێندێک دەستکەوتی فەرهەنگی یا سیاسی یا زمانەوانی گەیشتون بەڵام بەدبەختیەکەی ئێوە لەسەر جێی خۆیەتی ڕەنجەڕۆیەکەی ئێوە لەسەر جێی خۆیەتی سیستەمی چینایەتەکەی ئێوە لەسەر جێی خۆیەتی هەرو نمونانی کە تۆ ئێستا بینی لە دەوڵەتی ئیقلیما بەسەر خەڵک داسەپە ئەمە درێژەی ئەوەیە ناسیۆنەلیزمی چەپ پێی وایە خەریکە پشتەکرێتە مافەکانی نەتەوایەتی گەلی کورد و هەر ئەو نییە بەداخەوە بێنێ بڵم حەمی تەقوای و حیزب کۆمونیست کاریگەری ئێرانیش کەوتونەتە ئەو داوە هەر لێرە باسکە زۆر جالبە حەمی تەقوایی لە نووسراوێکە و توێتی ئەم سیاسەتەی ئۆجەلان ئەوڵان ئینفعالە پاسیوە بەوازانین بە قەولی تۆ لە دنیا دەنگی داوەتەوە و پێرەکە لە نێو پارلەمانی دەوڵەتی تورکیا زۆرترین کێشەی لەسەر دروست بوو جەریانێکی تۆندڕاوتری ناسیۆنالیستی تورک تۆندڕاوتر لە مەهەپە و دەوڵەت باخچەلی هاتوکتی ڕۆژی ڕەشی تورکیەیە کە پارلەمانی تورکیا دانیشتووە چاوی لە دەمی بە قەولی ئەو تەرۆریستێکە لە ئێمرالی هەر ئەو مەهەپە کە جەریانێکی تۆندڕاوی ناسیۆنالیزم بوو باخچەلی من و تۆ قسەیمان لە مەوردۆ کرد هەو ئەستا جوابی داوەتی تۆ ئاژاوە جێڕی تۆ تاوێ پرۆسەیەکی جدی دەستی پێ کردووە بیشەوێنی ئەخرە سیاسەتە هەچێکی پێ بڵێ هەچێکی پێ ناڕاستی پێ بڵێ ناتوانانی پێ بڵی سیاسەتێکی پاسیوە غیرەزەوە جا دەرنەچە منزورمەوەیە ئەمە سابقەی بووە ئەمنەوە ئەبۆچوونەی کە ناسیۆنالیزمی چەپ ئێمە چۆن تەمەشای مەسەلەکەکەین عاقبەت ئەم واقعیەتە ئەلان زیاتر لە 46 ساڵە پێکاکە هێزی ئەوەڵی سەحنەی سیاسەتی کوردستانی تورکیەیە بەداخەوە بریا هێزی چەپ و سۆسیالیزم ببووە بریا هێز و کۆمونیزم ببووە بریا هەروەکو کوردستانی ئێران لە دوای شۆڕشی 57 هەم حزبی دموکراتی کوردستانێک بوو هێزی بورژوا ناسیۆنالیستی کورد بوو لەوێنە باسی مەسلەی ملیشیە کرد و خودمختاریشە کرد هەم ئێمەی کۆمەڵە و چەپێکی کۆمونیست بووین عاقبەت ئێمەش سیاست و کارکردی خۆمان بوو دوو بەرە بوو دوو بزوتنەوە دروست بوو لە کوردستانی تورکیەوە بە دروست نهاتووە ئەلئان بتەوێ و نەتەوێ ئەوەی پێڵەن نوێنەرایەتی مەسەلەی نەتەوایەتیەکە لە کوردستانی تورکیا پێکاکا و ئۆجەران وانەکەین ئەوانە گەر لە پرۆسەی ئەم سازانەیە بەو جێگایە بڵێن جاوە بزوتنەوەی کوردایەتی کوردستانی تورکیا بە مافی خۆی گەی جا ئەو مافە زۆرە کەمە من نازانم بەحاڵ دوای قسەی خۆم بەوە گەیوە و ئیتر کێشە نامێنێ ئیتر شەڕ نامێنێ ئیتر فەزان نۆرماڵە جابا هەر کەس بچێتەوە وەکو حزبی سیاسی ئەنەکار بکە ئێمە بۆ بێ مخالفەتی بکەین خۆ ئێمە کلمەیەکەیە نادام کوردیەکەی چۆن تەرجمەی بکەمەوە ئێمە کاسەی لە ئاشداختر نین بەحاڵە قبت دوو تەرەفە گەڕوەڵگە جواب بە پرسیارەکەی تۆیە ئایا ئەمە ئەتوانێ بە کۆتایی هێنان بە سیستەمی ملی و حتا مەسەلەی ملی ئەمە دووشتن من پێم وابێ لەو لە چوارچێوەی قانونی ئەساسی ئێستادا کە ئەگەر ئیعلامەکە تورکیا هەر وڵاتی یەک نەتەوەیە و یەک ئاڵایە و یا ئەوە حتا ئەگەر پێکاکاش سازش بکە وەکو دەم پارتیشی لێبێ بەڕاستی تا ئەو قانونی ئەساسیە نەگۆڕدرێ کەماکان تەبعیزی ملی ئەمێنێ بۆ معنە ئەگەر عملیش نەکرێ ئەگەر ئیجرایش نەکرێ سیستەمی ملیەکە بەلحاظی حقوقی
ئەمێنێ مەگەرەوەی لەم ڕەوتەدا ئەوەش بگۆڕن بەڵام جالبیەکەی وەیە بەڵام مەسەلەی ملیەکە تەواوکە هەر سازانی ئێستان حتا و قانونەش نەگەڕن ئاخر ئێمە من و تۆ باوەڕمان ئاوایە ئەڵێن لە وڵاتێکە کە ستەمی ملی هەیە تا زمانی ئەم ستەمی ملیە بزوتنەوەی لەسەر دروست نەبێ کێشەی سیاسی و نظامی لەسر دروست نەبێ نابێ بە مەسەلەی ملی ئەلان لە کوردستانی تورکیا هەم ستەمی ملیەکە هەیە هەم مەسەلەی ملیەکەش هەیە هەر ئێستا بە نیوە و ناوە چڵیش هەر لەم فەرزکەین دوای مانگێتر 2 مانگتر 6 مانگتر بڵند بابە زۆر چاکرد دەوڵەتی تورکیا تەوافقی کرد پاشەکشەی کرد وتی پێکاکە حتموە توانن بگەڕێنەوە ببن بە ئەندامی دەمپارتی کە ئەبن چونکی عاقبەت بە نظرم پێکاکە یەک کاری لەم نەپرسی زیرەکانیان لە قەدیمۆ کردووە عملاً لە دڵی شارەکانە ئاڵتەرناتیڤێکی دیکەیان دروست کردووە کەوێت ئەلان دەمپارتیە حزب شاخەی سیاسی ئەوانە هەموو کەس وازانێ خۆ من تۆ شتێکی ئەمنیەتی ناڵێت هەموو کەس دەزانێت دەمپارتی و ڕابەرانی و سەلاح دەمیرتاشوانە شاخەیەکی دیکەی بزوتنەوەی ئاپۆین شاخەیەکی دیکەی بزوتنەوەی پێکاکان ئەوان لە قەندیلن ئەوان لەوێ پێیوەست بن مادام ئەگەر هێزی چەکدار نەبێنێ مادام ئەگەر شەڕ و لەشکرکەشی نەبێنێ ئەم فەزا خوێناویە نەبێنێ مادام ئەگەر ڕەوتەکە بەرەوە بڕوە عاقبەت هەر لە چوارچەوە هەرم دەمپارتیە ئەوانی دەمج بن و بچنە پارلمان و خەباتی پارلمانی بکەن بە قەولی خۆیان و ئەوەی پیاڵین کێشەی ملی کێشەکە تەواوەکە مەسئلەکە تەواوەکە بەڵام ئەگەر قانونی ئەساسی تورکیە نەگۆڕدرێ و ئەگەر بە عەمەلی کەماکان هەڵاواردن و ستەمی ملی بمێنێ هەر وەک ئێستا دەمپارتیان ئیجازە داوە هەم لە نێو پارلمانە بێ شەو ڕۆژی شارەدارەکان یەگرن ئێشتا کوونێ ستەمەکە بە جۆرێک هەرەمێنێ بۆیە ئەمە زەرافەتی مەسلەکەیە من پێم وابێ و ئەم زارق با قسەیەتی کردکم ئایا ئەم پرۆسە نەهایەتەن بە نەتیجاگە ئەگەری زۆر لەسرە گومانی زۆر لەسرە بە دەلیلی نەگەوەی پێکاکە و ئۆجەلانوان نانەوێت تەرەفی مقابلەکەی لەوانەیە نەهایەتەن نێتە پای هەر وەک 2013 خۆ ئۆجەلان پەیامیدا لە نەورۆزی 2013دا هەرە وەختە هەرم ئۆردوغانە وەختە نەخۆز وەزیر بوو بەهرەی خۆی لێبرد لە انتخاباتەکانە کەڵکی وەرگرت لە ڕێی خەڵکی کوردستان بۆ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنێ فریوکاریان کرد پیلانیان جێرا دوایی تێکیاندا ئێمە من و تۆ گارانتیەوە ناکەین بڵین حتمە نەچێتە پێشێ نه ڕەنگە لە جەیەکە شوێنیزمی تورک واقعان بەری بگرێ بە قەول ئەم فەرزکەین لە یەک ساڵی ئاهەندەیە ئەم نەخشەی خاوەرمیانەیە بە جێگایە گایکتر دەوڵەتی ئێستای ئەردوغان و باخچەلی ئەحساسی خەتەر نەکەن فشارێکی منتەقەیان لەسەر نەبێ ڕەنگە پاشگەز ببنەوە لە هەمووم کارانە ڕەنگە شەرایەتی سەختتر دوبارە بۆ ئۆجەلان و بۆ پێکاکەش دروست بکەنەوە ئەم ئەگەرانە هەیە بەڵام ئێمەڵان لە احتمالات گەڕین لە ئەگەر گەڕین ئەم پرۆسە ئەتوانێ قاعدەتەن ئەتوانێ بەرەو ئەوە بڕوا کە بەرحاڵ ئەم شەڕ و کێشمەکەشە تەواو بێ ئەتوانێ و ئیمکانیەوەی هەیە عاقبەت ئەو فەزایە بکرێتەوە کە خودی پێکاکەگە چەکی دانا و لە فۆرمەتی پێکاکە و نێوی قبلی خۆی دانا ئەو ئیمکانە پەیدا بێت بۆ زۆرە لە کادرەندامی ئاسان ئەگەر حزبێکی سیاسی دیکەش دروست نەکەن بچن ببن بە ئەندامی هەرم دەمپارتیە و لە نێو خودی تورکیا بن ئەمە بکرێ لەم نەپرسی ئەگەر هەنگاوێکی چکۆلەش بێ مثبەتە لەو فەزایی ئێستا نەجات بوون مثبەتە با من یەک دیکەش بڕێک درێژ بۆ قەیناکە لێرە بڵم بەشێکی دیکەژم نیازی بە نظرم ئۆجاڵان و ڕابەری پێکاکەش زانن بابەجان هەرچەند ئەڵان بەلحازی نظامی بە قودرەتن هێزی چەکداریان زۆرە تەجهیزاتیان هەیە پوڵی باشیان هەیە ئیمکاناتیان هەیە لە قەندیل دامەزراون بەڵام سوالەکەوەیە تاکەی قەندیل 5 ساڵتر 6 ساڵتر 7 ساڵتر 10 ساڵتر ئەخرەوە بنبەستێکی گەورەیە بەنظرم ڕاهبەریە کە ئەگەر وریابێ ئەبێت لێستاوە فکر بۆ و ئاند بکات و ئەزانی بۆ چونکی فەرقەکە ئەوەیە فەزای سیاسەتی تورکیا ئاوایە وەکو حتا فەرقی هەیە لەگەڵ ئێران ئەڵان بەهێزی مسلح و غێرە مسلحی مەسەن کوردستان ئێرانەوە چاوەڕوانی واکەین سەرنگونی ڕووبدا جمهوری ئیسلامی بڕوخێ ڕووبکەنە بەڵام ئەڵان لە 5 ساڵی ئایندەیە ئالەم تەناسب خوای ئێستادا ئایا کولی هەیەت حاکمەی بۆژوایی سەرمایەدارانەی تورکیا ئەڕوخێ نا لە تورکیا
نیمچە پارلەمانتاریزمێکیان جاری کردووە ئەم حزبڕوا ئەو حزب دێ ئەم حزبڕوا ئەو حزب دێ هەر کامیان دێنە سەرکار لەوی کە تونترە بەرابەر بە مەسەلەی کورد ئەڵانەوە حزبی جەهاپەیە چییە کە لە ئۆپۆسیۆنیە کەماڵیستەکانن خۆ بێنەوە سەرکار وانە سیاسەتی باشتر لە ئۆردۆغانیان بێ دەنەچە بە نظرم عاقبەت پێکاکا و هێزی چەکدارەکەی علامەت سوئالی گەورەی لەسەر شانە مەجبورن ڕێگایەکی بۆ ببینەوە کە بە نظرم زانی بیانی حقیقەتێک هەیە ڕاوتی پەکەکە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ینی لە 25 ساڵی ڕابردووە لەو کاتەوە کەەوە جالان دەستگیر کراوە لە زیندانایە ئاڵوگۆڕی زۆر گەورەی بەسەرا هاتووە ینی لە حیزبێکی چەکدارەوە کە بەشی زۆری هێزەکەی لە تورکیا بوو بە هێزێک کە لە ناو تورکیایە بەشی زۆری بڵین لە بەشی زۆری هینەکانە ڕێکخراوەکانە نفوزی هەیە و بوو بە هێزێکی تودەی و جەماوەری یانی ئێستا بە فراوانی لە شارەکانی کوردستانە تەواوی ئەو هەموو مەسەلەن مدیر بەلدیانی یاخود ڕئیسی شارەوانیانە جگە لەو 63 ئەندامی پەرلەمان کە لە ناو پەرلەمانی تورکیان ینی تقریبن ئەگەر دووەم نەبن سێم حیزبن لە تورکیایە دەمپارتی ئەمە هەموو یەک ڕەوت و یەک چوارچێوەن جاری مەسا هەفتەی پێشوو من خۆم بیری خۆم دێتەوە کە بۆ نمونە ئەوە کە پەکەکە حەل ببێ یاخود هەڵبوەشێتەوە بەشتێکم زانی کە وتم بەخە بەرامبەر بەچی خۆ هیچ نەوتراوە لە بەیان نامەکەی بەڵام دواتر کە لێی وردەبییتەوە لە مەسایلەکانی وردەبییتەوە هەستەکەی کەنا بەرامبەری هەیە ممکنە شتان لەناو ئەم نامەیە نەوتراوە کە ئۆجارێڵێ بەڵام وانە بە بێ سازشێک یاخود تەرەفی مقابل هیچ شتێکی نەکردبێ ئەم بێ بڵێ پەکەکە حەل ببێت و هەڵبەشێتەوە پاشان پەکەکە هەڵەوەشێتەوە وانێ جوڵانەوە کە بێسەرما بێتەوە یاخود ئەوەی کە جوڵانەوە کە بۆ نمونە چوارچێوەیەکی ڕێکخراوەیی نەبێت کە بیگرێتە خۆی و بتوانێت بیباتە پێشەوە لا ئێزال دەمپارتی هەیە لا ئێزال ئەو کەسایەتیانە هەن کە ئەسەن سەڵاح دەمیرتاش هەیە هەموو ئەمانن کە توانن دەور ببینن لەینەکە من پێم وایە ئەم بابەتە ڕاستە گرفتی زۆر لە بەردەمایە بەڵام حقەتەکەی ئەوەیە تورکیاش اختیاراتێکی زۆری لە بەردەسانیە ینی ناتوانێت دەست ئاوەڵا بێت چی پێخۆشە بیکە ئەوانە دۆخێک هاتۆتە پێشەوە ئاڵوگۆڕێکی سەریع لە ناوچەکەی هەیە ئەگەر تورکیا دەواازە لە بەردەمی تێکەڵبوونی ئەم هێزە فراوانە کە ئێستای تر تەنها یەک ناوچەنیە و تەنها لە ناو تووشیاشانیە لە ڕۆژاوایە بەشێک لە هەرێمی کوردستانە و لە ئێرانیشە ئەگەر دەواازەیەک بە بەردەمی ئەمایان نکاتەوە ئەم هێزە لە بری ئەوەی لانی کەم هێزێک نەبێ دژایەتی بکات و لە بەرامبەریا بوەستێ بێ بە ینی گابەردێکی زۆر گەورە لە ڕێگای دەسەڵات نیشاندانی یاخود هەیمەنەکردنی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە مەجبورە بە جۆرە لە جۆرەکان لەگەڵی سازش بکە و ئەمە ئەو دافعەیە یاخود ئەو پاڵنەرەیەکەیە کە وا ئەکات ئەم کێشەیە بەلایە کابکەوێ نەگەوەی کە فاشیزمی تورکیا مەسەن ئاڵوگۆڕی بەسەرا هاتەوە بەڵام فاشیزمی تورکیا بەو فۆرمە قەدیمیەی خۆی و بەو فۆرمەی کە لەسەر ئەساسی ئیتنیکی ئەویست درێژە بە خۆیدا ئەوانە ڕۆژی تەواو بووە یعنی ئەوە بەشێک لەو شتانێک وەجاران نامەکەیان نەیوتووە ئەوەیە کە ڕاستە پەکەکە ڕۆژی تەواو بوو باسە کاڵێ پەکەکە خەریکە خۆی دووبارە کاتەوە خەریکە خۆی تکرارەکاتەوە شتێکی تازەی نییە لەبەرەوە پێویستەکە هەڵبۆشێتەوە بەڵام لە بەرامبەرە بەڕاستی ئەو ناسیۆنالیزمە ئیتنیکیە فاشیستی ئیتنیکی کە لە تورکیاشا هەیە ئەویش دەواازەی لە بەردەما داخراوە ئەویش ناتوانێت چیتر ئەوەنە درێژە بە ژیانی خۆی بدات و خۆی دووبارە بەرهەم بێنێتەوە و کێشەی گەورەی لە بەردەمایە زۆر باشە بچینە سەر مەسەلەیەکی ئیجازە بدەی من ئیزافەیەک بۆ قسانەی تۆ بکەم مهمە منیش پێم وابێ ئەزانی چۆنە بەشێک لەم بۆ چوونە سەدحیانەی کە ناسیۆنالیستای چەپ هێنەرایەتیەکان ئاڵوگۆڕێکی قوڵی سیاسی هەم لە نێو خودی تورکیا و لە کوردستانەکەی و لە حتا ئەو بزوتنەوەی سیاسی نظامیەی کە بە نێوی پێکاکا و یا جنبشی ئاپۆینسرا و ئاڵوگۆڕ زۆر بەوجاتۆ لە بەرچاوی ناگرن
ئەویش ئەوەیە یەکەم خودی فاشیزم و ناسیۆنالیزمی توندی تورکیا مەجبور بە پاشەکشەکایەک بووە عقبەت بەنسبەت دەورەی 40 ساڵەوە پێش ئەوەی نەفسی ئەوەی هەر ئەمڕۆ ئۆردەغانەڵێ ئێمە برایەتی کورد و تورک و نەدەم ئتنیکەکانی کەشین بازێک نێو بردووەمە ئەدەبیاتی ئەوانە خوا ئەدەبیاتی من نییە گەرمەکەینەوە کەی واقع من لە بیرمە 20 ساڵ 25 ساڵەوە پێش شەماڵ تۆ ماوەیەک لە تورکیا زندگیت کردمایەوە ئەوێرا بە ئاسانی بڵێ کوردم باسی برایەتی کورد و تورک بکرێ من بە سەفەریە هاتم ئەڕۆشتم یاوە کاکەم وازم بە نێوی پێکاکانیان یاوە سێ حرفەکە نەتەوێت کرا بڵێ پێکاکە ئەڵان و جەلاندی لەوێنە ئەوە قەرارە ڕۆژی 8 مارس پەیان بە بۆنی ڕۆژی ژنەوە بخوێنێتەوە دەربچێ لانیکە دەنەچە منزورمەیە بڵێم پاشەکشەیەک هەم بەو ناسیۆنالیزمە توندە دراوە ئەوە ڕاستە لە چوارچێوەی ئەم ئاڵوگۆڕە جەهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە بە نەزەرم ئاڵوگۆڕی زیاتری پێ بەسەرا داسەپێ خودی ئەم پەیامەی کە ناتانیاهۆی فاشیست ئەیداڵێ ئێمە دفاع لە کوردەکانەکەین لە منتەقە و کە من زۆر مخالفی و تۆش زۆری مخالفی و زۆرم پێ ناخۆشە چەندم پێ ناخۆشە سەرنوشتی خەڵکی کوردستان کە بەوە دەرچوون کە خەباتێکی حەق خوازانە و ئازادی خوازانیان هەیە لە کەنار فاشیزمی ئیسرائیل بێ ئەمە لەرزا خاتە نێو کابینەکەی دەوڵەتی ئۆردۆغان مەجبورە بیری بۆ بکاتەوە ئیسرائیل ئەڵان نوێنەری ڕاستەقینەی ئەمپریالیزمی ئەمریکایە لە منتەقەکە و سەرکەوتنیشی بەدەستێناوە تەناسوخواکە گۆڕاو غەیرەزەوە من قسێکەوەیە ئەوانەی وە ئەڵێن ئەمە تەسلیم تەڵەبی بیر لەوە ناکەنەوە جونبشی ئەو جونبشەی لە دەوری ئەفکار سیاسەتی ئۆجەلان کۆبەتەوە خۆیان پێڵەن جونبشی ئاپۆی یا جونبشی پێکاکە 20 ساڵەوە پێشەوە بووە بە دوو باڵی گەورە باڵێکیان باری مسلح و نظامی و دەرەوەی جوغرافیای کوردستانی تورکیە و کە ئەساسەن ئەڵان لە قەندیلا کۆبوونەتەوە لە خارجی کشوەری شاهان لە خارجی کشوەرەکەش ئەوش بۆ خۆی نازانە هەمویانێکدا باڵی ئەسڵەتەکەی لە نێو شارەکانی کوردستانی تورکایە ئەوەی بە دەورەیەک بنێوی هەدەپە خۆیان سازماندا فشاریان بۆ هێنا کردیان بە دەم پارتی ئەوەش بابە جونبشی ئەوانە ئالتەرناتیڤەوانە بە نظرم ئۆجەلان و پەیامەکانی و هەڵسو کەوتی ئێستای زۆرتر خەریکە جواب بەو جونبشی پێکاکایی نێو شارەکانی تورکیاداتەوە و من پێم وایە ئەم پرۆسە بۆیان بچێتە پێش مزاحمەت لەسەر دەمپارتی و ئەو شاخە سیاسیەی پێکاکا لە نێو شارەکانی تورکیا کەمە بێتەوە ئاخر بەشێکی زۆری ئەم شارەداریەکان یا کەسانی دیکە ئەگرن بە ئەچێت هەمیان گرن بێت تامی ویان گرن کە ئێوە لەگەڵ قەندیل پەیوەندیتانەیە ئێوە لەگەڵ چەکدار قەندیل ئێوە لەگەڵ پەکەکە رابطتانە سبێن ئەگەر پێکاکە خۆی هەڵۆشان بێتەوە ئەگەر وتبیان ئێمەش یا بین دەم جەبین لەگەڵ دەم پارتی یا حزبێکی سیاسی دیکەین ئیترە وەختە خودی ئەم ناسیۆنالیزمی حاکمی تورکیا بە چه بەهانەیەکی دیکە وەختە ئەحمەد تورک لە بەلەدیە لابە ئەحمەد تورکیا کاڵان لەسەر قسەی ئۆجەلان پیان ئەوان لە شارەداری لایەبن ئەو هێناویە کردوێتی بەجزوی هەیئەتەکەی خۆی و دەمڕاستی خۆی و ئەو پەیامەکەی ئەخوێنێتەوە هەوانە هەر ئەمڕۆکە بواگایریوم لە بیر چوو دووبارە خەبەرێکی دیکەوەیە ئۆجەلان هەر لەم دەورەدا نامەیەکی بۆ ڕێکخراوەکانی دەرەوەی وڵاتی پێکاکان نووسیوە بە دەستی زوبایر ئایدار گەیشتوە هەر ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی پێکاکە باسکەوتی لەو نامەدا کە ماوەیە لەوە پێش پێمانگەیوە ئەو باسی ئیستراتیژی خۆی کە وتوێتی ئێمە بۆیە هەر دوای شەڕی سارد پێکاکەمان منحەل کردایە و شتێکی دیکەمان بکردایە هەڵە بووینەوە درەنگ بووین ئێستا درەنگی لێمە کرد لەم نەپرسی من وتم هیچ سمپاتیەکەم بە بۆچوون و سیاسەتی ئۆجەلانە چونکی بۆ لە چوارچێوەی ناسیۆنالیزمی کورد و عاقبەت ئەوەدایە من کۆمۆنیستم و شتێکی دیکە تاقی بکەم بەڵام بۆ بزوتنەوەکەی خۆی بە نظرم استراتیژی هەیە بە نظرم سیاسەتی هەیە ئەلا ڕەغمی هەموو فشار و مەحدودیەتێک بۆیوە ئەگەر کەسە گەڵێ پەیامەکەی ئێستای ئەوە لەسەری تەسلیم تەڵەبیوە گوابێ هەموو ئەو کتێبانشی کە لەو 20 ساڵیان نووسێتی هەر لەسەری ئەوە بوو من پێم وابێ هەر وەک تۆ باسڵ کرد یەک سری ئاڵگۆڕی ئیستراتیژیک سیاسی لە 20-25 ساڵی ڕابردوو لە ئۆجەلان و پێکاکادا پێکات ئەگەر تەمەشای ڕەوتەکەیەکەی لەباری ئەوەی دەمارگێری نەتەوەگەری
کەم بووەتەوە ئەوەی مەسەن دەوڵەت میلەتی ناوەتەکەنە زۆرم پێ مثبتە چاچی کردو نردوێتەکەنە ئەوەی کە بەرحاڵ عاقبەت لەم ئاخرین پەیامەیەڵێ نە فدرالیزم جوابە و نە ئۆتۆنۆمی جوابە و بەڵکە دموکراتیزە بوون و دەمجبوون لە کۆمەلگاکە لە ڕحمان ئەو قسانە کۆنن ئەوانە تازە نین هیچی ئەو هەمووی کردووە مەبەستمەوەی ئەزانین چۆنە من لەگەڵەوە بخالیف نیم کە لە هێشتا لە چوارچێوەی ناسیۆنالیزمە ئەتیباری وەکەی ئۆجان بەڵام ئەو ناسیۆنالیزمە تەقلیدیە کۆنە نییە بەرحاڵ ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە دقیقاً منەڵم تەجربە پراتیکیەکەی ئەوەیە لە کوردستانی سووریا دیماندەی من تۆ بازە کارێکی ئەوتمان مثبتە زۆرە لە چەپەکانی وتیان مثبتە بنظرم ئەو تەجروبەیە کە لە کوردستانی سووریا تا ئێستا بەڕێوە چووە زۆر باشتر لەوەیەوە دەوڵەتی ئیقلیمی کوردستانی عێراقیکە زۆر باشتر دەنەچ منزورمەیە بڵێم ئەمەش لەو بابەتەوەیە نازانم ئەڵان منە تەوزیحاتمدا ئەسڵی پرسیارەکەی تۆ وتە بابچینە سەر مۆزوعەکی دیکە ئەزانین چۆنە من بە هەندێک ملاهینی شاتووە کۆمنتی شاتووە و کۆمنتانە حەزەکەم لەبەرەوەی پەیوەندی بە ئەم قسانەوە هەیە لێرەیە ئینیان بکەینێک لەمانە هاوڕێ عوسمان ئەحمەد ئەڵێ دیارە هاوڕێیان هەر هاوڕێ کۆمنت بنووسێ لەسەر شاشەکە نیشانە دەین و بە پێیتوانە ئەچینە سەریان و وەڵامیان نەدەینەوە و بۆی لێرەش هەل جایشکە داواتان لێ یەکەم لەلایەن خۆتانەوە بکرێت لینکی ئەم بەرنامەیە لای خۆتانەوە بڵاو بکەنەوە بۆی کەوا زۆرترین ژمارە لە بینەرانمان هەبن و دیارە هەر کۆمنتێک بێ حتمما ئەگەر پەیوەندی بە باسەکەەوە بێ حتمما هەم نیشانی دەین و هەم هەوڵە دەین وەڵامی بینەوە ئەڵێ هاوڕێیان ئەم سازانە پەیوەندی بە لە ناوبردنی مەسەلەی میلی نییە بەڵکو لە چوارچێوەی گۆڕانکاریەکانە لە ناوچەکە و پەیوەندی بە هەژمونی تورکیا هەیە لە گۆڕانکاری لە سووریا تا لە ڕێگەی وەجعالانەوە کۆنتترۆلی هەسەدە بکات باڵی پەکەکە لە سووریا ئەمە دیارە مام قسەیە بە جۆرێک دیارە حتمما هەمان بۆچوون نییە بەڵام ئەڵێ کە ترسی تورکیا لە قەبارەی ڕۆژاوا ترسێت تەنها ترسی لە قەندیل نییە وەردوغان بزوتنەوەی ڕۆژاوا بە پەکەکان ئاسێمە نەزەری هاوڕێ ئاسۆزەندا بە جۆرێک ئەمە وای ئەبینن کە مەسلێ ینی بە تایبەتی هاوڕێ عوسمان وایە بینێکە مەسلەی پەیوەندی بە مەسلەی سیستەمی میلیەوەنی چۆن پەیوەندی نییە یعنی گەرم قەزیە بەم جۆرە فرسەت بکرێتەوە لە بەردەمی ئەوەی کە ئاڵوگۆڕێک لە تورکیای بەدی بێ بە ئاراستەی ئەوەی مافە کولتوریەکان هەبێ و خەڵک بۆ نمونە بۆی هەبێ وەکو کورد بناسیێ بەبێ کێشە دەستورەکە ئاڵوگۆڕی بەسەرا بێ بۆی کە ناوی کورد لە ناو دەستورا بێ دیارامە هەموو ئەمانە ئەوترێن لە تورکیا وانە بڵێن بە تەنها داواکاری و خواستن ئەمانە ئەوترێن ئەم قسانە ئەکرێن کە تورکیا ئەگەر ئەمە بەم ئاراستەیە بچێتە پێشەوە بۆچی چارەسەر نیە چۆن چارەسەری کرێی ئێمەسەرەوەی لە کوردستانی عێراقا ڕوویداوە بۆ نمونە پارتی یەکێتی هاتوون دەستورێکیان ئینزا کردووە بوون بە بەشێک لە دەسەڵات من نەزم لە نظر منەوە مەسلەی میلی چارەسەر کراوە ستەمی میلیش لە کوردستانی عێراقا نەماوە لەکوێ ستەمی میل لە کوردستانی عێراق هەنی جاران لە بەرنامەی پێشووتریش باسیەوە کرام ستەمی میلی لە کوردستان نەماوە تۆمەڵا کاتی خۆی لە کاتی ئەوەی کە کەرکک بەدەست یەکێتی و پاردیەوە ممکن و عەرەب لە ئێستەمی لێکرابێ ینی وایە ململانەی میلی هەیە شەڕی میلی و شەڕی نەتەوەیی هەیە نەتەوەکان یاخود لەسەر ئەساسی نەتەوەی ڕق و تووڕەیی لە یەکتر و ئەوانەیە ممکنە شەڕیش ڕووبا بەڵام ستەمی میلی نەماوە نییە ستەمی میلی ئێستا لە کوردستانی عێراقا لە هەرێمی کوردستانە شتێک نییە ناوی ستەمی میلی بێ ئەگەر ستەمەکە خۆی نەمابێ مەسەلەکەی چۆن ماوە کێشەی میلی هەیە و بەردەوامە بێ بەڵێ لە ئەوروپاشا هەیە لە زۆر شوێنی دنیاە هەیە بەڵام نەبووە بەو کێشە گەورە و میحوەریەی کە بەری بە دەرکەوتنی ململانەی ترگرت بێ بەرحاڵ من پێم وایە پەیوەندی پێوەیەتی و ئەمە ئەتوانێت چارەسەریکە بەرحاڵ هاوڕێ ڕەحمان نازانم ئەگەر منی دەکرد ئەو قسەی هاوڕێ عوسمان تێبینیەکم هەیە وەڵەن نەفسی ئەوەی تەرەفی دیالۆگ تەرەفی باسی دەوڵەتێکی فاشیستی وەکو تورکیە پێکاکە و ئۆجارانە بتێونێتەوە ڕەبتی هەیە بە مەسەلەی ملیە ئەگەر مەسەلەی ملی نەبێ پێکاکە چکارەیە لەو بینەدا بۆ لەگەڵ ئەو دیالۆگەکە ئەوە یەک من باسی پێشومانە باسمان کرد ئایا ئەتوانێت تەبدیل بێ بەوەی ستەمی ملیش و مەسەلەی ملی هەردووکی بە یەکجاری تەواوکە ئاڵوگۆڕەکانی منتەقازانێ بە نەزەرم دەوڵەتی تورکیا گەر ئاڵوگۆڕەکانی
بینی دەوڵەتەکان لە منتەقەی لەسەر شان نەبێ ئەوە دەوڵەتێکی ناسیۆنال فاشیستە بە ئاسانی پاشەکشێ نەکا بەڵام من پێم وابێ ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەجبوریەکە و هەروە گەستا مەجبوری کردوە دەرەجەیە لە پاشەکشێ بکە دەرەجەیەک لە ئیمتیاز بدا بە PKK حتا بەنظرم ئەگەر PKK باڵی چەکدارەکەی نمێنێ چەکەکەیدا ئەم پرۆسەکە وا بڕاتە پێشێ بنێوی خۆی نمێنێ ئەو وەختە خودی ئەم دەم پارتیە ئەبێتە زەرفی ئەسلی بزوتنەوەی PKKایی هەمووچن لەوە من وابیرەکەمەوە دەمجە بن ئەو وەختە ئەوە بەهانە بەدەست دەوڵەتی تورکیەوە نامێنێ بۆ بگیر و ببند و ئەوانن بەنظرم مەجبورە بنهرەوەی شەماڵیش باس کرد بازێک مافی کولتوری و زمانەوانی ئەوانە زیاتر بە ڕسمیەت بناسن ئەمانە هەمووی بۆ خۆی هەنگاوهایەکن لە پێناو ئەوەی مەسلەی ملیەکە تەواوکەن واگە قانونەکەش بگۆڕن لە یەکنەتەوە و یەک ئاڵای دەربێنن بەنظەمێتر لە قانونیشە ئەو وەختە باز دەستەمی ملی نامێنێت تەبعیز و نابەرابەری لەو کۆمەلگایمێنە معلومامێنە چونکی کۆمەلگایەکی چینایەتیە سەرمایەدارانەیە بەجێ خۆی یەک شتی تر کە لە قسەکەی هاوڕە عوسمانە هەیەڵە ئەمە هەدەف زۆرتر ڕۆژاوای کوردستانە حتمما بەشێکیش لەم معاملەیە کە دەوڵەتی ئۆردۆغان ئێوێ لەگەڵ ئۆجەلان و PKK بیکە یەک لە نظر خۆیانەوە بۆ کۆنتترۆلکردنی هەم وەزعەکە لە کوردستانی تورکیا هەم بە نظری خۆشیان بە تەسیرە PKK و ئۆجەلانەتی لەسەر کوردستانی سووریە بۆ ئەوێش هەیە بەڵام هەدەفی ئەسلیەکە ئەوێ نییە اتفاقا بە ئاوای دابنێن ئەوانەگەر لێرە بە سازانێ بگەن لە چوارچەوەی کوردستانی تورکیا بە سازانێ بگەن ئەو وەختە دلیلێک نامێنێ بۆ ئەو هەڕەشە و گوڕەشانی کە ئێستا دەوڵەتی ئۆردۆغان بۆ سەر حتا حەسەدە و مەزلوم عەبدیوانەکە خودی ساڵح موسڵمیش و مەزلوم عەبدی ئەڵێن ئەم پەیامە ڕووی لە ئێمە نییە ئەم دیالۆگاگە بکرێ باشە ئەینەنەوان وایە تو ئەگەر من دیالۆگە بە سەرنجام بگا زەختەکە لەسەر ئێمەشکەمە بێتەوە من پێم وابێ لەو بابەتەوە ئەمەژوە من لە پرسیارەکەی هاوڕە ئاسۆ زەندم لە بیر نەماوە ئەگەر لەم ئاراستەیە بوو وەڵێ من لە پێشووتر لە بەرنامەکەی پێشووترە ئەنێ قسە لەسەرەوە کرا کە تورکیا لە قەبارەی ڕۆژاوا ترسیانی لەو شتێکە لە ڕۆژاوایە هاتۆ تەنها ترسی لە قەندیل نییە ئۆردوغان بزودێ ڕۆژاوا بە پاکەگا ناسیانی بەشێک ئەمەی کە بڵێن ئۆردوغان ناچار بۆ ئەم دەست پێشکەریە بکایە ئەم بوارە با بۆ ئەوەی کە ئەم پرۆسێ دەست پێ بکە ئەوەی لە ترسی لە ڕۆژاوای وامە حقیقەتە باسمان کرد هاتی نەسەری ئەو فاکتەرەمان باس کرد کە ئەساسەن گۆڕانکاری لە ناوچەکەیە و ئەوەی کە ڕژێمی سووریا نەما و ئەو بوارە کرایەوە ئێستا هەسەدە لە سووریا بۆتە واقعیەتێک چی ئەتوانێت هەسەدە لە ناوبەری چێ لە بینی ئەبە یعنی تورکیا ئەوێ ئەم کارە بکە ئەوانە تورکیا ئەمریکا ڕێگەی نادا لەبەرەوەی ئەساسەن تورکیا تەجروبەی نیشاندا بە تەجروبە نیشانی داوکە ئەو ناتوانێت نەک هەر ناتوانێت ڕێگە لە دەرکەوتنەوەی داعش بگرێ ئەساسەن داعش بەشی زۆری بە سەرزەوی تورکیایە هاتووە کۆمەک و ئیمکاناتیان لە تورکیا بۆ فەراهەمەکرا ئەوەی داعش شتێکە لە ناو تورکیایە بڵێن حازینەی هەیە وەکو بڵێن چوارچێوەیە کە ئەتوانێت داعشی تیاپەروەردە بێت لەبەرەوە متمانەی پێ ناکرێت و ئەمە ئەمریکا ڕێگە نادا تورکیا ئەمە بکات تەنها ڕێگایە کە بۆ تورکیا ماوەتەوە دۆخی سووریا جۆرێک لێ بکات و ئەوانە کە ئەو ئومێدانی کە لەسەری هەڵچنی و کامی ئومێد اقتصادیشە طبعاً تورکیا ئومێدەکەیەوە ئاوا دانابوو کە سووریا بە پارەی خەلیج دووبارە چاک بکرێتەوە بڵێن دووبارە باسازی بکرێەوەمانەوە شەریکە تورکیەکان بچن لەوێ قازانج ئەوە بکەن ینی بەهرەبەرداری لەم ئینە بکەن و قازانج کۆکەنەوە ئێستا ئەمەی بۆ ناچێتە سەر و مەجای ئیتیانە تەنها ڕێگایە کە فرسەتی پێبدا ئەوەیەکە بە جۆرێک ئەم کێشەیە لەگەڵ هەسەدەیە حەلکە و ئەم کێشەیە دیارە ئازانن کە لە ڕێگەی ئۆژانانەوە توانێت حەلی بکە بەڵام بەم معنایە کە بە جۆرە ڕسمیەتی پێ بدرێ بەم هێز ئەوە مەجالێ بکەنەوە بۆەوەی کەوا ئەم سوپایە ئەم جێیشەکە ئێستا لە جێشی سووریای ئێستا کە جەماعەتی هەیئەتی تەحریری شام هەیەە قەسەد زۆر گەورەترە پەرچەکترە بەتواناترە لە هەموو ناحەیەکەوە توانای زۆرترە ئەمە بچێ لەگەڵ ئەم جێشەیە دەمزوێتەوەوانە بەمە ئەتوانێت
ئەو بوارە بکات ینی من وازانم ئەمریکا هاوڕێ ئاسۆزەندەڵێ زۆر زۆر دروستە. هەندێک کۆمنتی تریش هاتوون لەلایەن هاوڕێیانەوە هاوڕە ڕەحمان پێشەوەی بچمە سەر پرسیاری دوو پرسیاری ئەخیرمان باسێوانە بکەن هەروە ترسی تورکیا لە ئاڵگۆڕی خۆڕەواتی ناوەڕاست وەجەختی ئیسرائیل بۆ لایەنگیری لە کورد بۆیە ناچار لەم پرۆسە ئاشتی قوبڵکەن خۆ دەزانین تورکۆت ئۆزار لە ساڵی 1970 تاکو 93 سەرۆک وەزیران سەرۆک کۆماری تورکیا بوو ویستی کێشەی کورد لە تورکیا چارەسەر بکات بەڵام دەرمانخوایان کردو بە سەکرەی دڵکوشتیان ئەوە ڕاستیەکە ئەوە حەقیقەتێکە ئەو دەم لەگەڵ هاتنی ئەمریکایە بۆ ناوچەکە و شکستی عێراق لە شەڕی نەوەتویەکە ئەو دۆخە دروست بوو کە دیار بوو ممکنە بڵین جوڵانەوەی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراقا پێگەیەک پیا بکاتەوەوانە وەختە و پرۆسی دەستی پێکرد بەڵام دیارە ئێستا لە دۆخێکی زۆر زۆر جیاوازتراین ئەو دەم تەنها هەرێمی کوردستان بوو ئێستا لە سێ بەشی کوردستانە ئەم جوڵانەوەی هەیە بەرحاڵ من بە نظر لەسەر تێبینەکانی هاورە ئاسۆکەنەوە ئاسوزان هەم بۆ هاورە عوسمان هەمڕۆ ئاسوزن هاورە ئاسوزن سلااوم هەیە ئەوم لە بیر چوو ئێمەش لە قسەکانمانە وتمان ئەمەی دەوڵەتی تورکیا هاتوۆتە پای ئەم پرۆسی دیالۆگە ژێر تەسیریە بە ئاڵوگۆڕانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دقیقەن هاورە ئاسو بۆ ئیتلای تۆ ئێمە پێرەکە ڕاگەیاندنێکمان دەرکردووە وەکو حەزبەکەمان هەر لە پارەگرافی ئەوڵا ئەوەمان وتووە وتمانە ترس لەوەی ئیسرائیل لە کارتی کورد ئیستفادە بکە بۆ زەعیفکردنی دەوڵەتی تورکیە و خودی دەوڵەتی AKP مەجبوری کردووە لە ئۆکتۆبری گوزەشتە بێنەوە کار بکەنەوە قسە زۆر ڕاستە کولەن ئەبێ ئەمە ببینین دەسەڵاتی حاکم لە تورکیا بە کەمالیستیەکانیەوە بە لە AKP ملی ئیسلامیە هەموو ئەمانە خود دژە کوردن دژی خودی خەڵکی چەساوە لەوێشن ئەمان بەخوایش نهاتوونەتە پای ئەم وەزیەتە تەوازن خوای جیهانیەکە تەناسب خوای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو فشارانەی لە سەریانەیە حتا فشاری ئابوووریان لەسەرا فشاری ئەم خەرج و پیتاکەی کە بۆ شەڕ ئەیکەن بەرحاڵ هەموو ئەمانە هانی داون بەڵێ لە منە پرسی ئەوان ئەسەن تا ئێستا دەری خستووە دەسەڵاتی حاکم لە تورکیا ئەوەی پیاڵەن نیەت پاچی نیهت پاچێکی نییە بە زۆر پێی نەکرێ بە نظرم حەرەڵان لە پاشگەزە بنەوە بەڵام تەناسبواکە مەجبوری کردووە بێ ددان بە یەکسری کارە بکە بەڵێ بۆ ئەو هەم کۆنتترۆلکردنی مەسلەی کورد لە کوردستانی تورکیان منزورە و دەسەڵاتی حاکم لە تورکیا هەم کۆنتترۆلکردنی وەزاکە لە ڕۆژاوایان منزورە هەم بۆ کەمکردنەوەی تەسیراتەکانی مەسلەی کورد حتا لە کوردستانی عێراق بۆ سەر تورکیان منزورە بەڵام هەموو شتێکی بمەیلی ئەوان ناچێتە پێشێ ئیتر لێرەدا کێشەیەکەیە و مەسلەیەکەیە و ئەبێ مەجبورن بەعضە ئیمتیازێک بدەن زۆر باشە هاوڕە تافگا کە منی شەروا سڵام بۆ سەررجەمە هاوڕیانە هەیە کە لەگەڵمانن داوایان لێکە مەگەر بۆیان نەکرێت لایەن خوانەوە لینکی بەرنامەکە پەخش بکەن زۆر سپاس بۆ بەشداریەکانیان بۆ بایەخپێدانیان بەم گفتوگۆیانە و بۆ کۆمەکردن بە بەرنامەکانی کەناڵی هیوە هاوڕێ گەرستەمی ملی نەمای بۆ سوپای تووشی یاسە خاشی کوردستان سەدان گونداجی کردەوە بیانوی بوونی پەکەکە بینیمان حکوومەتی عێراق چی لە کەرکووک کرد بە حساب لە کەرکووکی کورد کەرکووکی لە دەست بوو تورکیا ڕۆژئاوای بە پەکەکە دەزانێت ڕەنگە هەر بۆیش دەیەوێت ئۆجران بەکاربێن بۆ ڕۆشانەوەی پەکەکە و هەسەدە بەرحاڵ هەسەدە لە هەڵۆشانە نییە پەکەکەش هەڵۆشێتەوە بەدیلی هەیە پێشتر باسیێوانەمان کرد نازانم کۆمنتێکت هەیە هاوڕێ ڕحمان پێما بە ئەو قسانەمان پێشتر کرد لەوانەیە هیوادارم هاوڕە تافگە قسەکانی پێشووتری ئەرێ گوێلێ بوو بێ مەسەن ئەوەی تەبان دیارەتەوە باس کرد سیستەمی ملی لە کوردستانی عێراقانەماوە منیش بە زۆری وا بیرەکەمەوە تەنیا یەک ملاحزەم هەیە لە بەحسەکەی جاری پێشوشتان نبوو هاوڕە سەلام عەبدوڵڵا ملاحزەیەکی دەربڕی بوو ئێستا ئەو شوێنانەی کە پیاڵەن گوێی کێشە لە سەرەکان بە عەمەلی کار منە ئەڵان لە پرۆژەی ماکرۆدا منیش پێم وابێ دوایەوەی دەوڵەتی ئیقلیمی کوردستان دامەزراوە ئەوەی پیاڵەن سیستەمی ملی لە دۆوەکو سلێمانی و هەولێر و زۆرە لەو مناتقە بە عەمەلی نییە ئەو سیستەمە ملیە بۆ مەعنا نەماوە بەڵام ئەو وڵات شوێنانەی هێشتا کێشە لەسەرن بە عەمەلی هێشتا ئەرتەشی مرکزی عێراق
خەریکە بە بگیانووی ئەوەی کوردن هەر ئەمڕۆ دەیەک بنێوی سەرگەران ئەرتەشەکە چووە خەڵکە فەلاحەکەی لەسەر زەویەکانی دەرکردووە بنێوی کورد دەریانەکە لە باسی تعریب کردووانە دەریەکە ئەم جەن بە چکۆلانانە ماوە بەڵام ملی لەوێن نەماوە ئەوەی هاورە تافگاڵە ئەگەر وایە بۆ دەوڵەتی تورکیا لەشکرکەشیەکە بۆ کوردستانی عێراقوانە ئەوەی تر خود دەوڵەتی تورکیە نییە ستەمی ملیەکەی بەسەر کوردستانی عێراقا دامەزران بێ ئەوە دەوڵەتی مرکزی عێراق بوو کە ئەو ئەڵان ئەو کارایی نییە ئەو توانایی نییە ئەوە گەڕێتەوە بۆ سەر معادلاتی منتەقەکە هاورە تافگا گەڕێتەوە بۆ سەر معادلاتی منتەقەکە ئەگەڕێتەوە بۆ سەر کێشەکانی کە خودی دەوڵەتی فاشیستی تورکیە لەگەڵ پێکاکا و معاملاتێکە لەگەڵ پارتی هەیەی و بۆ زۆرە ملی خۆی و کارە بکات جا ئیتفاقن ئەگەر ئەم پرۆسەی سازان لەگەڵ پێکاکا بڕاتە پێشێ ئەو بیانوانەشی نامێنێتتر حملە بکە بۆ منتەقەی کەرکوک و بەشێک لە خاچی کوردستانی عێراقی داگیر بکە زۆر باشە باشە لێرە بچینە سەر پرسیارێکی گرنگ لەم باسەیە مەسەلەی کورد لە هەموو ناوچەکەیە ئەمە عنوانی بەرنامەکەشمان ئەوەیە باسەکە لەسەر مەسەلەی کورد نیە بەتەنها لە تورکیا لە کولی ناوچەکەیە ئەم هەنگاوە و ئەم بڵین سازشە لە بینی دەوڵەتی تورکیا و پەکەکەیە و هاوبەشانەوەی پەکەکە و ئەم پرۆسێ بچێتە پێشەوە چ کاریگەریەکی بە لەسەر ئەم مەسەلەی ئایا ئێمە بە ئەتوانین بڵین مەسەلەی کورد لە هەموو ناوچەکەیە بەرەو کۆتاییە چێ ئایا ئەمە تەسیرات و کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئێراندانانێ ئایا ئێران و جمهوری ئیسلامی ئەتوانێت بە هەمان ئەم دۆخەی کە هەیەی لە کوردستانی ئێرانە درێژە بدا من قسە بکەم بەڵێ من پێم وابێ لە دڵی ئەم ئاڵ و گۆڕانەی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست پێشاتوە تا ئێستا ئەوەی ئەیبینین دووبارە مەسەلەی کورد بەرجەستەتر بووەتەوە ئەوە هەم لە تورکیا ئەوە ڕۆژاوا و کوردستانی تورکیا دوای ڕوخانی بەشار ئەسەد هەر بۆ خۆی لە پاساڵی ڕابردووە لەوێنە مەسەلەیەکی جددی بوو بە بۆنەی عاقبەت ئەو خۆبەڕێوەبەریەی کە لەوێ بووە دوای ڕوخانی بەشار ئەسەد ئەڵعانەوە لە شکڵدانەوەی ئایندەی سووریەدا فاکتۆرێکی مهمە لە کوردستانی عێراقیشا و دەوڵەتی ئیقلیم لە دڵی ئەم ئاڵوگۆڕانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوێتە پێشێ و ئەوەی بەرەی محوەری مقاومەت لاوااستر بووە و جمهوری ئیسلامی حتا دەستی کۆتاتر بووە لە نێو لە چوارچێوەی عێراقا کە تەمەشایەکەی ڕاستەکە یەکگەل من پرسی بە دەرەجەی بە قازانی دەوڵەتی ئیقلیمی کوردستان و بە تایبەت ئەو باڵە لە دەوڵەتی ئیقلیمی کوردستان کە ساسن پارتیە و زۆرتر لە تورکیە و لە ئەمریکا و لەوانە نزیک بوو تا جمهوری ئیسلامی بە قازانجی ئەوان تێپەر بوو دێرە بەرجەستەتر بووەتەوە بەڵام مەسەلەی کورد هەروەک بینین لە چوار بەشایە وان نییە بڵێ یەک ڕێگا حەل یەک ڕێگا چارە بۆ هەمویان ئەخوا ئەلان کوردستانی سووریە خەریکە بە مەسیری خۆی هاڕووە ڕێگری خۆی هەیە فرسەتی تایبەتی خۆشی هەیە ئایا لە چوارچێوەی سووریەی تازەدا ئەتوانێ هەرم هێزانەی کاڵعان مەزڵوم عەبدی و ساڵح موسلم و باقی هێزەکانی دیکەن جێگە و پێگایەکی ئەوەی پیاڵەنی تر ئایندەی کوردستانی سووریە بێ مشکل بێ احساس نەکەن زوڵمیان لەسەرە احساس نەکەن هەڵاواردن لە بینە هەیە ئەبێ بیبینین من پێم وابێ ڕەوتی ڕووداوەکەش وایە دەوڵەتی مرکزی سووریا ناتوانێت ئیتر مەسەلەی کورد لە کوردستانی سووریا بخاتە پەرگوێ ئەوە پەس ڕێگاچارەی خۆی هەیە ئەو جۆری خۆیان بتوێنە نە ئیدعای فدرالیان هەیە نە ئیدعای ئیستقلال تەڵەبیان هەیە ئەڵێن ئێمە حاضرین لە چوارچێوەی سووریەیەکی بە دەرەجەیەک بە ئستانداردهای دموکراتیک ئەو جۆری خۆیان تێگەن بمێنینەوە بە نەزەرمەوە ئەگەر ئەوان لەگەڵ بکرێ و تەوازن خواکە ئیجابدا ئەوە مەسیرێکی مثبەتە بۆ ئەوە کوردستانی تورکیە و ئەم پرۆسەی سازانە دەستی پێکردو ئەگەر ئەم پرۆسەی سازانە لە نظر منەوە تەبدیل بێت بەوەی عاقبەت پێکاکە باڵی چەکدارەکەی نمێنێ بەڵحاڵ عاقبەت لە فۆرمەتێکی تازە جا یا حزبێکی سیاسی تازە بێ و ئیجازەی پێ بدەن لە فابریکی سیاسی کۆمەلگای کوردستانی تورکیە و لەمەی پێڵێن پرۆسەی سیاسی پارلەمانیوانە شرکت بکەن
ئەویان باشتر لەوەی ئێستا لەو بنبەستانەژ نەجاتیانە بێ بە دەرەجەیە هەنگاوێکە لە مەسیری کەمکردنەوەی ئێش و ئازار و تون و تیژی و شەڕێکە نزیک 50 ساڵە بەسەر کوردستانی سووریایە دامەزرێ ئەگەر بە 100% خواستەکانیشیان حتا خواستە ملیەکانیشیان نەگەن ئەوە هەلو مەرجەکەی تازەتری بۆ ئەڕەخسێ کوردستانی عێراقیشە بە نظرم لە ئاڵوگۆڕی بەعدیا بە دەلیلەوەی جمهوری ئیسلامی موقعیەتی لاوااستر بووە هەم لە عێراق و هەم لە کوردستانی عێراقا ئەم دەوڵەتی کوردستانی عێراقا موقعیەتێکی بڕێک جێگیرتریە بێ بەڵام خۆبینی خودی دەسەڵاتی دەوڵەتی قلیمەکە بۆ خۆی ڕۆژەڕەشیە بۆ خەڵکی بەژمێنەتی کوردستانی ئێرە کوردستانی ئێران فەرقەکە ئەلان دیارە مەجاری جموجۆڵی گەورە نییە من پێما بێ لە گرەوی ئەوەدایە ئەگەر کۆماری ئیسلامی ئەو جێرەی ئێمە پێشبینیەکەین بەرەو ڕوخان بڕوا و من پێم وایە ئەڕوخێ جا بەتایبەت ئەگەر ئێمە ئومێدەوارین ڕەوتی شۆڕەشجێڕی و ئیرادەی کرێکار و جەماوەر بێتە مەیدان و ئەوەی پێڵین سەرنگونیەکی شۆڕەشجێرانە لە وێنە ڕووبدا دیارە کوردستانی ئێران کاریگەری زۆری ئەبێ بەتایبەت باڵی چەپ و کۆمونیستی ڕێکخرا و سازماندرا و لە قەدیمەوە بووە ئێستا هەیە لە پای دەسەڵاتە بن تەسیریان لەسەر ئاڵوگۆڕەکانی کولی ئێران ئەبێ نمونە پرسی لە ئەگەر جمهوری ئیسلامی بە ئیرادەی کرێکار و جەماوەری ئەو کۆمەلگایە بڕوخێ هەر وەک چۆن لە خرۆشانی جەماوەری 2 ساڵ لەوە پێش بەبوونەی دوای مەرگی مەسا ئەمینی دیمان بە نظرم ڕەوتی پێشکەوت و خوازی و ئازادی خوازی و بەرابەری خوازی زۆر بەرجەستا بێ ئەو موقعیەتانە پەیداکەن بەڵام لە عین حاڵە خەتەراتی دیکەش هەیە ئەویژەوەیە ئەم بە قەولی خۆیان دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەرمیانە ئەساسەن لەسەر نەقشەی فاشیزمی ئیسرائیل برواتە پێشێ و نفوزی ینی مەسلەی کورد چ لە کوردستانی سووریە چ لە کوردستانی عێراق سەرنوشتی زیاتر گرێ بخوا بە نەقشەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە ڕەنگە وەکو دەوڵەتی ئرتجاعی و بورژوایی لە سەرکار بن لە هەولێر یا لە هەرچەیەکی دیکە بەڵام سەرنوشتی مەسلەی کورد ئەگە گرێ بخوا بەم فاشیزمی ئیسرائیلەوە ڕەنگە سوبات پەیدا بکە بەڵام باری حەقخوازیەکەی باری پێشکەوت و خوازیەکەی لە ئاش دنیاییدا و لە ئاز منتەقەزا لە تمەی گەوراخوا و هیوادارم عاقبەت ئیرادەی جەماوەر چ لە کوردستانی سووریە چ لە کوردستانی عێراق و بەتایبەت باسم کرد لە کوردستانی ئێران ئیجازە بەوەها ڕەوتێک نەکا کە فاشیزمی ئیسرائیل زیاتر کایە بکا بە مەسەلەی کوردەوە من بە بڕای من مەسەلەکە هەر ئەوە نییە بۆ سومعەمان خراپەوەی کە باسێکی ینی بە جۆرە ئەوڕە ڕەحمان ئیسرائیل دیفاع لێ بکە ئەوانە لە دنیاە جۆرێک هەر بۆ ناوبانگی مەسەلەی کورد و مەسەلەی ستەمی میلی و خەبات لە دژی ستەمی میلی لە بەرچاوی دنیاە خراپە دیارە ئەمە بارێکی سلبیەکە ئیسرائیل داکۆشی لەم کێشەیە بکە هیچ ئەسڵەن ئینێکی مثبەتی تیانێ بەڵام لە لایەکی تریشەوە ئەم داکۆچی ئیسرائیل بە قازانج و بەرژەوەندی ئەو هێزانن کە لەگەڵ ئیسرائیل ئەتوانن هاو بیر و بۆچوون بن و هاو نەزەر بن و ئەمە باسی ئەوانەی کە لەگەڵ ئیسرائیلە هاوچوونیەکەن بەهێزترەکە لە ناو کوردستانە پارتی و بەرزانیەکان بەهێزترەکە ئەم ڕەوتە کۆنەپەرچ و دواکەوتووە بڵین زۆر ناسیۆنالیستە پەرگیرە بەهێزتر ئەکە ئەمەکە هیچ بایەخێک بە بەرژەوەندەکانی خەڵکو و بە مافەکانی خەڵک نادا ئەوان بەهێزەکە و ئەمە بە زەرەری خەڵک بڕای من خودی چارەسەرکردنی مەسەلەی ستەمی میلی لە کوردستانە هەر کەسێک بیکاتوانە باریشی مثبەتی هەیە بەڵام من بەش بە حاڵی خۆم پێم وانێت تەواوی ئەم پرۆسەیە سەرنجامەکەی بە قازانج و بەرژەوەندی خەڵکی کارگەر و زەحمەتکێش بێ ممکن نەمەینەتەکانی ئێمە زۆرترکە لەم ناوچەیە نەک مەینەتیمان لەسەر بنەمای ناسیۆنالیستی و لەسەر بنەمای نەتەوەیی مەینەتەکانی ژیانمان و نەبوونیەکان و بێدەرەتانیەکان لە کوردستانە فراوانتر کاتەوە و ئەمە بۆ خۆی یەشێک لە ئەگەرەکانیشە لەم دۆخەیە من پێم وایە بەشداریکردنی فعالانە لەم پرۆسیسەیە بۆ هێزە چەپ و
کۆمونیستەکان لە بری ئەوەی قسەکردن و ڕەخ نەگرتن بێ لەوەی ئەوە پەکەکە ئاش بەتاڵی کرد و پەکەکە تەسلیم بوو ئەوەش جارێکی تر ئێمە دووبارە 74 ترمان بەسەر هاتووە لە بری ئەمانە بەخیر و بەشدار بن لەم پرۆسەیە و هەوڵ بن کە نوێنەرایەتی بەرژەوەندەکانی کارگەر و زەحمەکێش بکەن و ئەوانەوەی چێک لە شتە مهمەکان بەڕاستی لەم بەینەیە من لە چوارچێوی قسە و باسکردن لەگەڵ هەندێک هاوڕێش ئەمەم بۆ ڕوون بۆ ئەوەیە بۆچی مەسایلەکانی ئەم دانوستانە ئاشکرا ناکرێ بۆ ئاشکرا ناکرێ بۆ نمونە چی لە پشتی پەردەوە ڕوودا خەریکی چین و ئەمانە بۆچی ئەمانە شەفافینە بەرچاوی خەڵک بە بڕای من داواکردنی ئەوەی کە ئەم پرۆسیسە شەفافی بچێتە پێشەوە وە خەڵک بتوانێ بەشدار بێتیایە یاخولانی کەم چاودێری بێ ئەم پرۆسەیەشێکە لە مەسەلە گرنگەکانی هەر لەم بیدایەتەوە و ئەوەش کە هەوڵی بەشداریکردنی ڕاستەخۆ فعالانی خەڵک لە کۆتایی هاتن بێ بەم کێشەیە ئەتوانێت درێژکراوەی ئەم ئاگاداریە بێ ینی ناکرێت لە پشتی پەردەوە کۆمەڵی خەڵک بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان دابنیشن لە ژوورە داخراوەکانە دەرگا داخراوەکانە ئەم مەسەلەیە تاوتێ بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە بڕای من ئەمە نادروستەوە ئەمە جێگەی ڕەخنێ ئەوڵەن ئەمەی کە پشتی پەردەی کولی ئەم دیالۆگوانە ئاشکرا بکە خاستێکی زۆر واقعیە زەرجێ خۆیەتی لە هەند جەماوەریشەوە بە وەسعی مەترح بێ بەڵام لایەنە حاڵە قابلی دەرکیشە تۆ وەختە تەرەف مقابلەکە دەوڵەتی فاشیستی تورکیەیە هەموو شتێک بە پیلانە باتە پێشێ بە ئاسانی ئیجازە نەدا بەڵام باوجودیەوە ئەمە یەکێ ئەمە مەسەلەن بەش بە حاڵی خۆمان لە ڕاگەیاندنەکەمانە وتمانە ئەم دیالۆگەی بینی ئۆجەلان و دەوڵەتی تورکیە دەست پێ کردووە لە تەناسقۆیەکی زۆر نالەبار بۆ خودی ئۆجەلان و پێکاکا خەریکە بەڕێوە بچێ ئەوە یەکێ لە کاردانەوەکانێتی کە ئیجازە نادرێ پشتی پەردەکەی معلوم بێت کە ئیجازە نادرێت تەرەف قەتا بە دەنگی خۆی بەیانیەکەی خۆی خوێنێت و ئەکسی لێ گرنگ کە کاغەزەکە بەدەستێتی بەرحاڵ ئیجازە نادەن ئەو بکەن ئەوەی کە حتا ئەوە ئەم فاشیزمی حاکم لە تورکیا لە فاشیزمی حاکم لە نەژاد پەرستەکانی حاکم لە ئەفریقای جنوبی خراپترن عقبە وەختی ئەوان واردی دیالۆگ لەگەڵ نەلسن مەندێلا بوون نەلسن مەندێلایان لە زیندان هێنا دەرێ بردیان هەر لە حتا هەر لە نزیک زیندانەکەی بوو یا لە نزیک ژۆهانسبورگ بوو عقبە بردیانە ماڵێکی عادی و کەس و کار و خانەوادەکەی لەگەڵی بوو خۆشیانە چون دیالۆگیان لەگەڵە کرد خۆ هەموو ئەمانە وایە ینی لە هەلومەرجێکی زۆر نالەبارە یا لە شەرایطێکە ئەگەر دەوڵەتێکی تەنیا زەڕەیەک حوسنی نیەتی ببووە لانیکەم وا بۆیاڵان خودی ئۆجەرانی لانیکەم لە زندان بێنایەت دەرێ باقی زندانیەکانیشی ئازاد کردایە باقی ئەگەر تۆ ئینتەزارت هەیە و پێکاکا فەورەن ئەلامی ئاگربەسی کردووە دەی دەوڵەتی فاشیستی تورکیا تۆش بۆ ناڵەیە تر شرایطی میلیتاریزا قانونی میلیتاریزا ئەوە لە منتەقەی کوردستان هەڵەگرم حتا ئەگەر موقتیش بێ بۆی نیشان بدەیکە ئەم نیاز پاکیانەیان نییە ئێمە هەموو ئەوە دیارە ئەمە جزئی ئەو وەزیەتیان منیش یەک شتی کە بڵێم با ئەوە بزانین ئەوەی پێڵێن حتا مەسەلەی کورد جواب وەربگرێتەوە هەر بێت بە تەوری واقعی تازە کرێکار و خەڵکی زەحمەتکێش و چەساوی کوردستان بیان حاڵێ بێ وە مەسەلە ملیەکەش هەل بوو ئەوەستە ملیەکەش لاچوو بەڵام ژیانی ئەوان ئاڵوگۆڕی ئەساسی بەسەران نەهات ئەوە تەجروبەی خودی سولەیمانی و هەولێر ئەوە تەجروبەی خودی کوردستانی عێراق ئێوە 33 ساڵە دەوڵەتی ئیقلیمی کوردستان هەیە و ئێستا جوتمان سیستەمی ملیش نییە و بە دەرەجەیەکی زۆر مەسەلی ملیەکەش چۆتە کەنارەوە هەرچەند کێشەی بە بۆنەی فدرالیزمەوە کە تەواو مەسەلەکە حەلناکە کێشیانە بەڵام ژیانی ڕۆژانەی کرێکار و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە دەری خست نا مەسەلەی ملیەکەش نەمێنێ و سیستەمی ملیەکەش نەمێنێ چەسانەوەی ئەوان مەحرومیەتی ئەوان نەدانی موچە بەژمێنەتەکان هەرمێنێ دەیتفاقان قازانجێکی ئەوەی مەسەلەی ملی نەمێنێ سیستەمی ملی نەمێنێ ئەوەیە بە چاوگوێی بەشی زۆری کۆمەڵانی خەڵک بکرێت و بڵە بابە
کێشەی ئەسلی و دەردی ئەسلیەکە لە نەتیجەی مەسەلەی ملیەکەوە نەبووە، ستەمێکی دیکە بووە کە بۆ ژوازی کورد پەردەی داوە بەسەریە. ئەلان کە ئەوە نەماوە هەموو کەس زانای تر مقەسری وەزیەتەکە دەوڵەتی ئیقلیمی کوردستان و بە تایبەت حزبەکەی بارزانی پارتیە. بۆیە ئەڵێن بە کارێک بکرێ بە هەر شێوەیەک ئەم مەسەلەی ملی و ستەمی ملیەت جواب بگرێتەوە. ئەوەش تەکمیلکەم ئەوە بە ئێمەسی بۆ چوونی نوعی ناسیۆنالیزمی چەپ ماکرد. ناسیۆنالیزمی چەپ لە جنێ و بزوتنەوەی کوردیا رادیکالیزمەکەی هەر بۆوا بینە پێی وایە مەسەلەی کورد هەر لە دەسەر دەستی چەپەکان هەرە بە بەهێزی جەماوە لە حەل بکرێ. وا نییە مەسەلەی ملی مەسەلەیەکە بۆ ژوازیش لەسەرەوە و بە شێوەی ئەمپریالیستی دەتوانێت حەلی بکە. ساڵی 92 ئەمپریالیزمی ئەمریکا لە ئەرتەشی بەعسی عێراقی نەدایە، لە کوێیت نێشکان نایە، پاشەکشەی پێ نەدایە، نۆفڵای زۆن دروست نەبووایە، سولەیمانی و هەولێر نەکەوتایەتە دەزیێتی و پارتی بە دەخالەتی ئەمپریالیستی ئەمریکا ئەوان بە قودرەت گەیشتون. وایە چارەسەری ئیمپریالیستانی مەسەلەی نەتەوەیە لە کوردستانی عێراقا. دقیقاً بەڵام بەژمێنێتەکە بۆ کرێکار و زەحمەتکێشە لەسەر جێگای خۆیەتی. بۆیە ئەڵێن ئەگەر مەسەلەی ملی نەمێنێ ڕێگا ئەکرێتەوە بۆ ئەوەی تر خەباتێکی زوڵاڵی چینایەتی بەڕێوە بچێت. ڕاست کۆمنتی تر هاتووە هاوڕێ تافگا ئیبراهیم ئیران لە پێشە هاوڕێ کاک ناسر تەها نووسیوەتی ئەڵێ پێتان وانە گەلی تورک ئەو شتیان بۆ هەزم ناکرێت بۆیە شاراوە بێت کە کوردیش دەبێتە هاونیشتیمانی. ئەنی مەبەستەوەی کە تەفاسیلەکانی ئەو گفتوگۆیە شاراوەیە لە بەرەوەی خەڵکی تورکیا ئەو ئاڵگۆڕانیان بۆ هەزم ناکرێت. بەر حەڵخۆمانە بێرە بێ ئاشکرا بن هەرەبێ هەزمیکەن ئەمڕۆ بێ بەیانی بێ. بەنظری من دروستترین شدەوەیە کە ئەم دانوستانانە بە شێوەیەکی شەفاف و ئاشکرا بچێتە پێشەوە و نوێنەرانی خەڵک لە چارەسەرکردنی ئەم کێشانەیە بەشدار بن. ینی ئەوە تەبە ئەندازەی کە خەڵک ئەتوانێت لە چارەسەرکردنی کێشەکانە بەشدار بێ بۆ ئەندازەی ئەتوانی تۆ دڵنیابی لەوەی کە سەرنجامی ئەم پرۆسەیە دروستتر ئەشتێتەوە باشتر بە قازانجی خەڵک بێ. من بالەوە بابەتەوە شتێک بڵێم قسەکەی حقیقەتێکی زۆری تایژەوەی دەمارگێری ناسیۆنالیستی شوڤینیستی 100 ساڵە لە دوای کەماڵ ئاتاتورکەوە ئەوە بناغە و بنچینی دامەزرانەوە لە نێو کۆمەلگای تورکیەدا بەرەوەڵا ڕێگری زۆرێ بێ. بەڵام هەر ئەمڕۆکە دووبارە ئەوەی پێڵەن چی پێڵێن پرسین ڕاپرسیەک کراوە بە ڕاپرسێک لە ئاستی کولی تورکیا کراوە لە 1200 کەسیان پرسیواڵەتەوتی لە 1200 کەس لە ئاست کولی تورکیا پرسیان توانە ئەم پرۆسەتان پێچۆنە 57% توانە پێمان مثبەتە 57% توانە مثبەتە 43% توانە منفیە. بەرحاڵا قبەت مەزورمەیە ئەمە نیشانە من پێوە ڕێگری هەیە ئەوەی هاوڕێ ناسر کوێتی. بەڵام یەکشت هەیە ئەگەر هەیئەتی حاکمەی تورکیا ئەو نیازەی ببێ و مەجبور بێ ئەو ئیمتیازاتە بدات بێتە پای ئەوەی کە بەرحاڵا قبەت بە سازانێ بگاو ئەوانە ئەوەخت مەجبورن خۆیان بچن لە مێدیایان و قسە بکەن، مەجبورن خۆیان ئەو دەمارگێری ناسیۆنالیستی دروستیان کردووە کاڵی بکەنەوە. ئەنی وەختێ ئەم قسە بە نرخەی مارکسێڵێ ئەفکاری کۆمەلگا ئەفکاری چینی دەسەڵاتی کۆمەلگایە چینی دەسەڵاتداری کۆمەلگای تورکیا بە درێژایی 100 ساڵە هەر ناسیۆنالیزم و شوڤینیزمی پۆمپاش کردووە لە بەرابەریشە ناسیۆنالیزمی کوردیش لە منتەقەکەی خۆی هەروای کردووە. ئەگەر مەجبور بن بە سازش بکەن مەجبورن تەبلیغاتیان بگۆڕن، مەجبور بن قسەیان بگۆڕن، مەجبورن بچن تەوجیهی بکەن. بە نەزەرم کۆمەڵانی خەڵک بە ئاسانی ئەتوانن بگۆڕن. با من هەر نمونەیەکی سادە حەلم پەیامی ئۆجەلە ڕۆژی ئەوە کە پەیامەکە خوێنراوە تەلەڤیزیۆنی ڕوودا و بڵاویەکەدەوە من چاوم لێبوو واقعاً ئەو خەڵکەی لە مەیدانەکەی ئامێد یا دیاربەکر کۆبوونەوە کۆبوونەوە لە ئاخری پەیامەکەی ئۆجەلانەوە معلوم بوو بە سارد و سڕی ڕەفتاریان کرد، پیان خۆش نەبوو. بەڵام ئەڵان تۆ 4-5 ڕۆژ گۆزراوە هەر ئەم مێدیایی کە بەدەست پێکاکەوەیە وەها کردوێتی بە پەیامی مێژووی ئەو خەڵکە بۆی هەڵەپەڕ.
یعنی منزورمێ ئەفکارەکە بەدەست دەسەڵاتەکەوەیە دەسەڵاتەکە پێی خۆش بێ ئەتوانێت ئەگەر بە سازش بگەن ئەشی گۆڕن فەزاکە گۆڕ ڕاست بەرحاڵ دوو کۆمنتما ئەوە کە هیاوڕە تاپگەی ئەڵێ سەرمایهداری ئەم هەموو شەڕ و کوشتاری بەناوی شەڕی داعش و جیاوازی ئاینەکان و نەتەوایەتیەوە دامەزران دووار وڵاتێک سەرمایهداری بەرزی بۆ سەرمایهداری هەر خاکەکەی بەرهەمی باشی بۆ سیستەمی سەرمایهداری شەڕی لێ دروست دەکات ئەجینا ئەو شەڕانە هەمووی بۆ دەوڵەتە زلهێزەکانە من وای دەبینم ئەو سەریکەڵەکردنی سەرمایە زیاتر سیستەمی سەرمایهداری جیهانی بە تایبەتیش ئەمریکا و ئیسرائیل بۆیە تا ئەو سیستەمە مابێت ناهێڵێ مرۆڤایەتی ئارام بێت بەداخەوە خەڵکی کوردیش بە حیزبەکانیشەوە دڵێن بە دەوڵەتە زلهێزەکان خۆشە بەرحاڵ ئەو شتە وایە ئەوە حەقیقەتێکە بەڵام معلومە لەم کەین و بەینەشە لەم نێوانەیە لەم سراعات و ململانەیە لە بینی هێز جیاوازەکانە هەمیشە و دایم قەڵەش تێگەکرێتەوە خەڵکی کارگەر و زەحمەکێش و هێزە شۆڕژێرەکانە توان سوودی لێ ببینن ینی بەشی زۆری ئەو شۆرش و ڕاپەڕینە کارگەریانی کە لە دنیاە کراون بە کۆمونی پاریسەوە بە شۆڕ 1950 شۆڕ 1970 هەموو واڵ گۆڕانی کە لە دوای جەنگی جیهانی دووەمی شارڕوویاندا لە ئەوروپا ئەوانە بەشێکی ئەوە بوو سەرمایهداری لە ئەنجامی بەرامبەر چێکردن و شەڕکردن لەگەڵ یەکە لاواسترە بێ لە بەرامبەر جوڵانەوەی خەڵکە و هەم فرسەت بۆ شۆڕشەکانە کرێتەوە هەم فرسەت بۆ ئاڵ و گۆڕی پۆزتیڤی ژەکرێتەوە جاری وا هەیە مەرج نییە هەموو ئەم ڕووداوانە هەموو ئەم کێشانە هەر بەتەنها لایەنە تاریکەکەی بەرچاو بێتەوەوانە زۆر جارەمانە فرسەت دروست دەکەن بۆی ئاڵگۆڕی پۆزتیڤیش بێتە کایەوە ئێمە ناتوانین وای دابنین کە تەواو دنیا کەوتۆتە دەستی سەرمایهداریە و هەر ئەوانن کە دیاریەکەن کە ئایندە چی بێ ئەمە لەگەڵ تعریفی خودی جوڵانەوەی چەپ و ئازادی خوازی و کۆمونیستی و نەک هەر کۆمونیستی و سۆشیالیستی خودی ئازادی خوازیشان نایەتەوە ئەو ملاحەزەی من بوو ئەمەش ئەڵێ هاور ڕەحمان زۆرێک لە خەڵک گومانێن لە وێنەکەش هەیە خۆشم پێم وایە وێنەی ئۆجۆلان دروست کراوە ئەو وێنەی کە دەرکرێتەوە لەین ئەمە ئۆجالان 26 ساڵە وێنەی دەرنەکەوتووە ئێستا کە دەرەکەوێتەوە ئەوانە جیاوازیشی زۆری هەیە 26 ساڵ چارەکە سەدەیەک زیاترە ئینسان لە چارەکە سەدەیەکە بە تایبەتی لەو تەمەنی دوای 50 ئەوانە ئاڵوگۆڕی زۆری بەسەرادی ئێستا ئۆجاران 75 ساڵ عمرێتی و تەمەنێتی وەختێکە دەستگیرکراوە پێم وایە 54 ساڵ تەمەنی بووە ئەم فترەیە زۆرەوە ئاڵوگۆڕێکی زۆر بە سەر شێوەیە هاتووە بەرحاڵ حەوت کەس لەوانەی کە لە ڕابەرانی حیزب ئەم پارتین لەوێ بوونەوە ڕسمیان لەگەڵا کردووە پێم وابێ هەشتیشن نازانم ژمارەیەکی زۆرن کە لە دەوری بەری دانیشتون ئەوان شایەتن کە ئەو ڕستە ڕاستە من پێم وانییە گومانێک لەو بابەتەوە هەبێت منی شەر وا بیرەکەمەوە زانی چۆنە زانیکەم ئەم وەفدەی دەم پارتی پەروین بردانە ئەحمەد تورکاوانە شخصیەتایەکی واقعی ئەو کۆمەڵگایەن و لە پارلمانان و دێنەچون حتا بۆیە ئەتباری خۆشیان بێ ئەگەر فێڵ و تەڵەکەیەکی تیابێ نەیشارنەوە حتمما باسەکە من پێ وایە بەڵام یەکشت بە ڕوخساری بە ئەکسەکە ئەبینرا قسانەی هاوڕەشەما زۆر دروستە مەسەن لەگەڵ ئاخرین ئەکسێکە چەند ساڵەوە پێش دەرکەوتووە دیارە پیرتر بوو فەرقەیە یەکشت هەیە معلومە ڕلاکس نییە ئەو ئەکسێکی ڕلاکس نییە دیارە ناڕەحەتی پێوە دیارە ئەحساسەکە ئەو نامەیە هەموو قسەی دڵی ئەو نییە ئەو معلومە گە لە شڕایەتی زندان و هەلو مردانە بێ زۆر قسەی تریشەکە لەوانەیە بۆ جارێکی دیکە بۆی ئەتباری خۆشی وایە پێداگری لەسەر شەرت و شروتێکە خۆشی هەیەی بیکردایە بەڵام دیارە ئیجازیان پێ نەداوە بەڵام ئەوەی وتووە ئەڵێ پاژەوەی کاتونەتە دەرەوە بە ساری سوورەیە وتووە ئەمە ئەم هەڵوەشانەوەی پەکەکەەوە چەکدانانیان ئەبێت لە چوارچوی پرۆسەیەکی سیاسی و یاساییە بێ ینی ئەمە بەینێکی زۆر ئەگەر چی نیان هێشتۆکە ئەو شانە لە سەرنامەکەی بنووسێ بەڵام دیارە ئەمە مانای هەیە بەرحاڵ هاوڕ ڕەحمانگەیشتینە کۆتایی بەرنامەکەمان پێم وایێ زۆر لایەن و باسمان باس کرد بە بینەرانیش بەشدار بوون لەگەڵمان بەرحاڵ ئەگەر شتێکی دیاریکراو ماوە کە بیرمان چوو بێ قسەی لەسەرکەین فەرمووە گەرنا بە بەرنامەکە لێرەیە کۆتایی پێبێ نا زۆر سپاس من پێ بێ دایانی جۆرا و جۆری قسە و باسەکەمان
باس کرد من لە ئاخرا فقط ئەوە بڵم من پێم وابێ لە بەڕاستیکردنی ئەم ڕووداوە ئەبێ زۆر لایەن لەبەر چاو بگیرێ قەزاوەتی زۆر ئەوەی پیاڵین ئێمە پیاڵین شتاب زەدە نادانم بە پەلە نەکرێت هەموو شتێکیش بە دەوڵەتی یەک ئەگەری گەورە هەیە دەوڵەتی تورکیا الان لە ژێر زەخت و فشار و ئەوزاعێکە هاتوۆتە پایەوە احتمالیەوەی هەیە بە دەرەجێگە و زەخت و فشاری لەسەر لاچێکە هینی لە چوارچێوەی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واقعاً پاشگەز بێتەوە وەک دەورەی پێش و دەوڵەتی ئەردۆغان پاشگەز بەوە هات لە پرۆسەی انتخاباتی ساڵی 2013 احتیاجی بەڕێی هەدەپە و ئەوان بوو بە تەوری واقعی دوایی پیلانی جێرا دوایی شەریان دروستکردەوە دوایی ینی ئەو احتمالە هەیە ینی ئەم قسانێکی ئێمە ئەم شەو من و هاوڕەشە ماڵ کردووە ئەو خۆشببینیە نەدادا بەدەستەوە ئەمە پێمان وابێ حتمما ئەم پرۆسە ئەچێتە پێشێ و لە ڕاستای تەوابوونی مەسەلەی ملی لە کوردستانی تورکیا تەوابێن دەوڵەتێکی فاشیست لە مقابلیانایە ئەتوانێت پیلام جێرە توانێت پاشگەز بکە ئەو احتمالاتە هەیە و نەهایەتیش ئەم مەسەلەی ملیە لە کوردستانی تورکیا هیوادارم چارەسەر ببێ ئەو وەختە تازە کرێکار و خەڵکی زەحمەتکێشی کوردستانی تورکیا لیان حاڵێ بێ 45 ساڵە ئەوەی لە چوارچەوەی مەسەلەی ملی و کوردایەتی کردویانە بەڵام ئێشتا دەردی سەر و بەژمێنەتی و چەسانەوە هەروەکو کوردستانی عێراق لەسەر شانیان ماوە ئەبێ خەباتێکی دیکە هاودەست لەگەڵ چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشی تورکیا بەرامبەر بە بۆژوازی حاکم لەوێنە بەرنە پێش هەروەکو ئەو شتانش کە باست کرد هاوڕە ڕەحمانیشە لە فاکتەرەکان ئەوەیە دنیا کەوتۆتە دەستی ئەنواعی ترامپەوە ترامپیش ڕۆژێک قسەیەکەکە زۆر ممکنە ئەمانە هەڵگۆشێتەوە ینی ممکنە ئاڵوگۆڕی زۆر جیاواز لەمچەکە ڕووە کەس نەزانێ بەرەو توژە چێ لەبەرەوە من وا نازانم حتمیە بەڵام حتمیش نییە کە شکست بێنێ حتمیش نییە کە سەرکەوێ بە حاڵێمە فاکتەرەکانمان ژمارد و ئەو هەلومەرجەمان ژمارد کە دەستنیشانکە کە کرێ ئەم پرۆسی تیا بچێتە پێشەوە و نەتایجەکانیشمان باس کرد دەستەکانی خۆش بێ دەستی ئێوەش خۆش هاوڕێیان و بینرانی خۆشەویست کە لەگەڵمان بوون تا ئێستا داواکانی دووبارەگەر نەتان کردو تا ئێستا لایکی کەناڵی هیوا لەسەر یوتیوب بکەن لە نێوان دۆست و ئاشنانی خۆتانە وڵاوی بکەنەوە بیناسیێنن زۆر زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون تا یەکتر دیتنەوەیشتر و بەرنامەیەکی تر لەگەڵ ئێوەی ئازیز هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرم زۆر سپاسی هەموو لایەک